سڵاو هاوڕێیان، ئەم کاتتان باش. هیوادارم هەمیشە شاد و بەختەوەر بن. لە بابەتێکی تازە لەگەڵ ئێوە شاد دەبمەوە کە بەناوی پرسی ئاگاییە. و پرسی ئاگایی بابەتێکی گرنگە، بۆیە من لەبەر گرنگی بابەتەکە هەڵم بژارد و هەر لە پەیجەکەدا کۆمەڵێک پرسیارم باس کرد بوون کە ئەو پرسانە گرنگن و ئێمە بتوانین ئیشان لەسەر بکەین. و ئەو پرسانە لای هەر هەموومان وجودی هەیە، بەڵام لەوانەیە بەو جەوهەریە نەبێت. بۆیە من لێرەدا دەمەوێت تیشی بخەمە سەر ئاگایی. ئاگایی چییە؟ چۆن من بە ئاگا بم؟ ئایا من کەسێکی بە ئاگام؟ یاخود چۆن کەسانی ئاگامەند بناسینەوە لە کۆمەڵگادا؟ ئایا ئەو تایبەتمەندیانە چن لە کەسێکی بە ئاگا لە کەسێکدا هەیە کە کەس پێی بڵێن کەسێکی ئاگامەندە؟ بێگومان هەر یەک لە ئێمە هەوڵمان داوە لە ژیانی ڕۆژانەماندا وەکو کەسێکی بە ئاگا هەڵسوکەوت بنوێین لەناو کۆمەڵگادا، یانخود پێمان خۆش بووە بەرامبەرەکانمان بە ئێمە بڵێن تۆ کەسێکی بە ئاگای. واتە هەر کەسێک لە ئێوە ئەو پرسیارەی ئاراستە بکرێت یانخود ئەو قسەی ئاراستە بکرێت کە پێی بڵێن تۆ کەسێکی بێ ئاگای، هەر هەموو پێمان ناخۆشە. بەڵام ئەگەر من کەسێکی بێ ئاگا بم، بۆ من پێم ناخۆشە. ئەی باشە کە من کەسێکی بێ ئاگا نیم، ئەی باشە ئاگایی چییە؟ من دەمەوێت سەرەتا لەو قسەی دێکارتەوە دەست پێ بکەم کە دەڵێت تاکە شتێک بەدادپەروەری دابەشکرا بێنەوە مرۆڤەکاندا ئەقڵە. واتە هیچ کەسێک لە ئێمە پێی وانییە کەمی پێدراوە. هەر کەسێک تۆ بیگری پێی وایە کەسێکی ئەقڵمەندە، بەڵکو پێی وایە زیادیشی پێدراوە. بۆیە تاکە شتێک کە بەدادپەروەری دابەشکرا بێ بە بۆچوونی دیکارت ئەقڵە لەناو مرۆڤەکاندا، چکە هیچ کەس گلەی لە بەشی خۆی نییە. واتە کاتێک ئێمە کە دەشپاڕینەوە لە خوددا، داواش دەکەین تەنها داوای سەروەت و سامان و پلە و کۆمەڵک شت دەکەین، کەممان هەیە داوای ئەوە بکەین کە ئەقڵمان پێ بدرێت. بۆ چکە هەر یەکێک لە ئێمە پێمان وایە کەسێکی ئاقڵانین و کەسێکی ئاقڵمەندین. ئۆکەی، کە لە ئەساسدا ئەو شتە بەو جۆرە نییە. من لێرە پێناسەی ئاگایی دەکەم بۆ یەک ڕوون بێ کە ئێمە لەسەر چ بنەمەهێک دەمانوێت کار بکەین. ئاگایی واتە ئاگابوونی تۆیە، ئاگابوونێکی ئاگامەندانەی تۆیە لە ئێستادا. واتە تۆ لە هەنووکە لە ئێستادا ژیان بکەی. ئەو بە چمانایە بدێت. واتە ئەو جۆرە بیرکردنەوەی کە تۆ هاتە لە کۆمەڵگادا بیرکردنەوەیەک بێ ئەپدەیت کرابێتەوە، نەک بیرکردنەوەیەکی کلاسیکی بێت تۆش چی پەیڕەوی لێ بکەی. بەو جۆرە نا، چکە هەر تاکێک لە ئێمە بەجەستا لە سەدەی 21دا دەژین. هەر یەکێک لە ئێمە بەجەستا لە سەدەی 21دا دەژین. بەڵام ئایا لە ڕووی ئاگاییەوە، لە ڕووی ئەقڵانیەتەوە تۆ ئەو تاکەی کە لە سەدەی 21دا بژیت، هەنی ئەقڵیشت ئەقڵێکی سەدەی 21یە یاخود نەخێر؟ بۆیە بە بۆچوونی من یەکەم هەنگاوێک کە ئێمە لە بابەتی ئاگاییدا بگرینە بەر، یەکەم هەنگاوێک کە بگرینە بەر پرۆسەی گومانکردنە. ئێمە پێویستە گومان بکەین، بەڵام گومان لە پێناو گوماندا نا، بەڵکو گومان لە پێناو گەیشتن بەڕاستیدا. چکە یەکەم هەنگاوی بە ئاگابوون لە گومانەوە دەست پێ دەکات. تۆ تاکو گومان نەکەی ناتوانین بە ئاگابی. چکە مرۆڤ کاتێک گومان دەکات
ڕاستەوخۆ پرسیاری لا دروست دەبێت. ماشانی سەیری ئەو سیلسیلەیە بکەن کە ئێمە بۆ پرۆسەی بە ئاگابوون لە نێو هەر تاکێکدا پێویستە. تۆ سەرەتا گومان دەکەی کە گومانت کرد، من دوجار دێم ئاڵە ڕوون دەکەم و کە گومانت کرد، دوای گومانکردن تۆ چ دەکەی؟ پرسیارت لا دروست دەبێ. کە پرسیارت لا دروست بوو، بە دوادا دەگەڕێی. کە بە دوادا گەڕایی، دەگەی بە چی؟ دەگەی بە زانین. باشە؟ کە گەیشتی بە زانین، تۆ دەگەی بە ئاگایی. کە گەیشتی بە ئاگایی، دەگەی بە ئازادی. کە گەیشتی بە ئازادی، ئەو جار تۆ دەتوانی بڵێ من تاکێکم خاوەنی خۆمم. ئەو جار دەگەین بە تاک. ئەو جار دەگەین بە سەبجێکت من. چکە ئێمە خاوەنی من نین. ئێمە ئەو منەی کە لە زمانی کوردی دەما خوێند من ڕاناوێکی سەر بەخۆیە دەگەڕێتەوە بۆ کەسی یەکەمی تاککە منە. بەڵام منێکی منی هزربان زۆر جیاوازە لەو منەی کە ئێمە پێمان وایە ئێمە منی. نەخێر. تۆ تاکو بە ئاگا نەبی، تۆ تاکو بیر نەکەیەوە، تاکو نەهزرێنی، تاکو ئەندێشەی خۆت نەخەیە کار، تۆ نابی بە خاوەنی من. چکە منبوون پرۆسەیەکە، پێویستی بە هەزراندنە، پێویستی بە بوێریە، پێویستی بە مەعریفەیە، پێویستی بە پرسیارکردنە، پرۆسەیەکی درێژخایەنە، تۆ پێی دەگەی. و لە کۆمەڵگای ئێمەدا هەمیشە ئاگایی بەهەڵە گیراوە لە نێو تاکاری کۆمەڵگادا. هەمیشە بەهەڵە گیراوە. واتە پێمان وایە کە کەسێک خاوەنی بڕوانامەیەکی بەرز بوو، کەسێک خاوەنی نووسینی چەندین کتاب بوو، کەسێک خاوەنی چەندین مەقالە بوو، یاخود نووسەر بوو، یاخود ڕۆشنبیر بوو، یاخود هەر شتێک لەوانە، ئێمە پێمان وایە کەسێکی بە ئاگایە. بەڵام بێگومان بۆ جۆرە نییە. بێگومان ئێمە دەکرێت کەسێک پرۆفیسۆر بێ، بەڵام کەسێکی بە ئاگا نەبێت. بۆ چکە ئێمە لە پێناسەکە گوتمان ئاگابوونێکی ئاگامەندانەی تۆی لە ئێستادا، واتە لە ئەقڵیەتدا. بەڵام مەرز نییە کەسێک کە پرۆفیسۆر بێ لە ڕووی ئەقڵیەتەوە لە سەدەی 21دا بژی، بەڵکو خاوەنی چەندین ئایدۆلۆژیایەکە کە لە مێشکی هاخندراوە، لەسەر ئەو ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی دێ ڕێڕەوی ژیانی خۆی دەبڕێ، دێ ڕەت دەکاتەوە، قبوڵ دەکات. بۆیە با ئێمە بین ئەو پرسیارە بوروژێنی لای خۆمان. ئێوە، من، هەر کەسێک کە ئێوە دەیبینن، کاتێک لە دایک دەبین، ناوت لێدەندرێت، دینت بۆ هەڵدەبژێردرێت. ڕاستن تەنها لە کۆمەڵگای موسڵمانی نیە، تەنها لە کۆمەڵگای کوردی نیە، لە هەموو جیهان بۆ جۆرەیە. دینت بۆ هەڵدەبژێردرێت. کەلتور، شوێنی ژیان، باشە، شوێنی ژیان، هەموو ئەوانە لە 5 دقە دوای لەدایک بوونی تۆ دەخزێندرێنە ناو مێشکی تۆوە. تۆ هەموو تەمەنی خۆت سەرفی ئەوە دەکەی بەرگری لەو شتانە بکەی کە هاخندراوەتە نێو مێشکی تۆوە، بێ ئەوەی تۆ دەستت لە یەک دانەشاندا هەبوو بێت. تۆ هیچ کامێکانە تاڵ نەبژاردووە. بۆیە زۆر جار کە ئەوە دەگوترێن مرۆڤ بە ئازادی لەدایک دەبێت، دەی بە ئازادی بژیا، بەڵام بێگومان مرۆڤ بە ئازادی لەدایک نابێت. مرۆڤ بە ئازادی لەدایک نابێت، مرۆڤ بە کۆیلاتی لەدایک دەبێت. چونکە تۆ وەکو سڵێک وای هەر شتێکە لە مێشکی تۆی دەکەن. تۆ پێویستە ڕێزی گەورە بگری، تۆ پێویستە ڕێز لەو ئەخلاقە بگری، تۆ پێویستە ئاوا هەڵسوکەوت بکەی، ئاوا هەنی هەموو ئەو شتانە دەخرێن نێو مێشکی تۆوە، دووە ئەوە فڕێ دێتە نێو کۆمەڵگا. تۆش دەی بەرگریان لێ دەکەی. بۆیە کاتێک تۆ بە ئاگا دێیەوە، کاتێک تۆ گومان دەکەی، واتە ئەو گومانە لە هەزری خۆم دەکەم، ئەو گومانە لە ناو مێشکی خۆم دەکەم، لەو ئایدیانە دەکەم کە لە مێشکی من هاخندراوە،
دێم پرۆسەیەکی گومان دەست پێ دەکەم لە پێناو گەیشتن بەڕاستی. تەنها لە پێناو گەیشتن بەڕاستی ئێمە دەتوانین بین کۆمەڵێک لەو شتانە وەرگرین کە ئێمە بخاتە ئاڵەتێکەوە کە بتوانین تاکبوونی خۆمان ڕیاڵیزە بکەین لەنێو کۆمەڵگادا. کاتێک تۆ گومان ناکەی تەنها دێ بەرگری لەو شتانە بکەی کە لە نێو مەشقی تۆدا وجودیان هەیە. ینی کێشەکە لەوەدا قورسە و ئێمە لەوانەیە هەر کەسێک بڵێ ئێمە دەتوانین ئەو شتانە بگۆڕین، بوێریمان هەیە، بەڵام بوێریمان نیە، ئەسڵەن بوێری پرسیارکردنەکەشمان نیە بیکەین. ینی بوێری پرسیارکردنەکەشمان نییە. هەر تاکێکتان بیر بکەنەوە کە تۆ لە کۆمەڵگایە چکە لەدایک بووبای جۆری بیرکردنەوە، جۆری دابوونەریت و هەموو ئەو شتانەی کە ئێستا هەتا ئایا دەتبوو کە وەڵامەکەت نەخێرە، ئۆکەی دەبێت تۆ بە خۆتدا بچیەوە داخۆم من ئایا ئەوەی لە مێشکی من هاخندراوە دروستە؟ ئەوەش بۆ مانانی هەرچی لە مێشکی مندا بەشتێکی نادروست بێ. بۆیە دیکارت ئاسا دەبێت ئەو سەبەتە سێوە بە خەراپ و باشەکانیانەوە ڕۆ بکرێن، بەتاڵ بکرێت دوای ساغەکان بخنەوە ناوی. ئاخر ناکرێت تۆ دەچێت دوکانێک کەوشێ قۆندەرەیەک یان خولی باسێک دەکڕی 50 پرسیار ئاڕاستەی دوکاندارەکە دەکەی، جنسەکەی چییە، مارکەیە، نازانم قایمە، سپی دەبێتەوە، هەموو ئەو پرسیارانە دەکەی، بەڵام تۆ جورئەتی ئەوە نییە ئەو هەموو شتە لە مێشکی تۆ هاخندراوە یەک جورئەتی ئەوە نییە کە یەک پرسیاری ئاڕاستە بکەیت و بیخێنە پرۆسەی گومانەوە. ینی بۆ ئێمە دەبێت بوێری زانینمان هەبێت، بۆ دەبێت بوێری زانینمان هەبێت. کێشەی بە ئاگابوون ئەوەیە، ینی کاتێک یۆم کە دەرون ناسێکە دەڵێ بە ئاگابوون دەردی هەیە، ئازاری هەیە، بەڵێ بێگومان ئازاری هەیە. بێگومان ناکرێت تۆ ئەو هەموو کەلتور و دابوونەریت و ئەو هەموو شتە لە نێو مێشکی تۆ چەند ساڵێکە بیرگە دەکەی و پێت وا ڕاستن ئێستا کە بە ئاگا بێوە کەوێنێ پرۆسەی بە ئاگابوونە بتوانێت ئەو شتانە بێی فڕێ بدەی. بەجددی سەختە. چەند وەختە کۆمەڵێک شت وەکو ڕاستی وەرگرتو بەڵام ئێستا بێن بە تۆ بڵێن ئەو شتانە دروست نین، تۆ پێویستت بە ڕێگایەکی ترە. ینی گرفتەکە لێرەدا هەیە. ئێمە ئەگە سێری تاکی کۆمەڵگا بکەین، واتە لە هەر شتێک کە زانیاریشی لەسەری نییە زۆرترین قسە دەکا. ینی کەمترین وشەیە کە بەرگوێی تاکی کوردی بکەوێ وشەی نازانمە. واتە ئێمە جورئەتی ئەوەمان نییە کە بڵێن نازانم، جورئەتی ئەوەمان نییە. ئێمە تووشی وەهمێک بوون کە من لێرە ناوی دەڵێم وەهمی زانین. ئێمە پێمان وایە دەزانین. آخر کاتێک تۆ بە ئاگا دێوە ئەو وەهمەت لا دروست نابێت. ئێمە هەمیشە لە قەیرانێک داین کە قەیرانی من دەزانم. هەر کەسێکمان لە ئێمە دێین لە هەموو شتێکدا فرە پسپۆڕین، لە هەموو شتێکدا قسە دەکەین، لە هەموو شتێکدا بڕیار دەدەین. بەڵام ئەگەر ڕازگۆیانە یەک سوئال ئاراستەی تۆ بکرێت لێت بپرسن زانین چییە؟ چۆن دەزانی ئەو شتانی کە دایانزانی زانینە؟ بە کام بەڵگە دەزانی؟ ئەو بیر و باوەڕەی خۆتەتە پێت وایە بیر و باوەڕەکە لەسەر بنەمای زانین بنیات نراوە. ئێمە باوەڕمان وایە و باوەڕەکانیشمان پێڕاستە. بەڵام ئێمە هیچ دەلیلێک و هیچ ئەرگۆمنتێکمان بۆ ئەو جۆرە بیرکردنەوە بۆ ئەو جۆرە بڕیارانی کە دایاندەین نیمانە. دەڵێ من باوەڕم وایە و باوەڕەکەشم پێڕاستە. بۆ ئێکاکە ئەوەنی زۆرینەی کۆمەڵگا باوەڕیان وایە. ینی تاکێک کە لە نێو کۆمەڵگایەکی بیرنەکەرەوەدا دروست دەبێت هەموو تاکەکانی کۆمەڵگا
هەموو تاکەکان بۆ هەموو ئەو وردە دەسەڵاتانەی کە مێشێل فۆکۆ باسی دەکەن هەر هەمویان کۆ دەبنەوە بەرامبەر ئەو تاکە ئازادە ڕادەوەستنەوە. هەر هەمویان دێن بە جۆرێک لە جۆرەکان لەو تاکە ئازادانە دەدەن، ئەو تاکانی کە بە ئاگا دێنەوە لە کۆمەڵگادا. هەنی ئیبن باجە قسەیەکی زۆر جوانی هەیە. ئیبن باجە کە فەیلسوفێکی ئیسلامیە پێی وایە تاکی بە ئاگا یاخود ئەوانەی کە فەیلسوفن یاخود ئەوانەی کە دانان و لەنێو کۆمەڵگادا دروست دەبن پێیان وایە ئەو تاکانە وەکو گیاکەڵەوان گیاکەڵە گیاکە لە بن هەندێک کوشتتوکاڵ ئەوشتانە دەڕوێت وشکی دەکات. دەڵێ تاکە ئازادەکان ئەو تاکانن کە پێویستە وەکو گیاکەڵە هەڵبکێشێن و فڕێب بدرێنە دەرەوەی کۆمەڵگا. ئاخر ئێوە کەسێک کە دێ ڕێچکەیەک لە کۆمەڵگا دەشکێنێ، کە دێ پێشڕەوی دەکات لە کۆمەڵگا، چەندین تۆمەتی نالۆژیکی و نائەقڵانی ڕوبەڕووی ئەو تاکانە دەکرێتەوە کە چکە بە ئاگا هاتوێتەوە، چکە وەکو کۆمەڵگا بیر ناکاتەوە. لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەوەی کە دژ بە کۆمەڵگا بێ، ئەوەی کە پێچەوانەی کۆمەڵگا ڕۆیی ئەو تاکە تاکێکی لادەرە. بە تایبەتی هەندێک تێگە هەیە کە بەرامبەر ئەو کەسانە بەکاردەهێنرێت پێیان دەڵێن کەسانی بەرهەڵا. تاکی ئازاد پێی وتر تاکێکی بەرهەڵا، یان خۆت جلێکی سفورت لەبەر بێ یان خۆت جۆرە ستایلێکی خۆت بکەی پێ دەڵێن تاکێکی بەرهەڵا. باشە بەرهەڵایی چییە؟ بەرهەڵایی چییە؟ بەرهەڵایی بۆ ئاژەڵانە دەگوترێت کە ڕێشمەکەی خۆیان کە پەتەکەی خۆیان گوریستەکەی خۆیان دەپسێن و دەڕۆن پێی دەڵێن ئەو ئاژەڵە بەرهەڵا بوو. واتە چ بوو؟ واتە ئازاد بوو، واتە پەتەکەی پساند، واتە ڕێشمەکەی پساند. ئەی تۆ بۆ شانازی بۆ دەکەی کە پێت بگوتێ کەسێکی بەسراوەی؟ ئەی بۆ شانازی بۆی ناکەی کە پێ دەڵێن بەرهەڵا؟ بەرهەڵا واتە چی؟ واتە من ئازاد بووم و من ئەو ڕێشمەی خۆم پساند ڕۆیشتم. ئێمە هەمومان چاوەڕێی ئەوەین کە تاکەکانی نێو کۆمەڵگادا بێن ڕێچکەکانمان بۆ بشکێن، بەڵام هەمووشمان دژیان ڕادەوەستین و دوجاریش شوێنیان دەکەوین. بۆیە تاکی ئاگامەند ئیشی بەوە نیە کۆمەڵگا چۆن بیر لەو دەکاتەوە. تاکی ئاگامەند ئەسڵۆن کاری بەوە نیە کە کۆمەڵگا چۆن بیر لە ئەو دەکاتەوە. هەنی گۆستاف لۆبۆن لە کتێبەکەی سایکۆلۆژی جەماعەت دەڵێ ئەسڵەن جەماعەت هەر بیر ناکاتەوە. تۆ سەیری کۆمەڵگای کوردی بکە. ئێمە هەمیشە پێویستمان بە شوانێکە بێ ئێمە تۆڕدا بۆ هەر شوێنێک ئەو مەبەستێتی، بەڵام تاکی بە ئاگا هەمیشە لە پرۆسەی گومانکردندایە. ئەوەندە زوو بڕیار نادا، واز لە پێش بڕیار دێنێت. ئەو هیچ بنەمایەک و هیچ قسەیە قبوڵ ناکە لەسەر ئەساسی بەڵگە نەبێت. بۆیە ئێمە پێویستمان بۆیە کە بە ئاگا بینەوە و ئاگایی بە ئێمە لەوەشدا بە هەڵەدا نەچین. پێمان وابێ کەسێک کە کتێبی زۆری خوێندەوە کەسێکی بە ئاگایە، نەخر بێگومان ئەسڵەن بۆ جۆرە نییە. ئێمە کەسمان هەیە لەوانەیە لە ساڵدا 30 کتابیش بخوێنێتەوە، بەڵام کەسێکە ئەسڵەن هەنگاویشی نەناوەتە نێو پرۆسەی بە ئاگابوونەوە. مامۆستامان هەیە لە زانکۆ ئەسڵەن کەسی بە ئاگا نییە. ڕۆشنبیر لە نێو کەوانەیەکدا هەمانە نووسەر و ڕووناکبیر و کۆمەڵک لەو کەساتیانەی کە لە ناو کۆمەڵگای ئێمەدا زیید بوونەوە، ئێمە لەبەر نەزانی خۆمان ئەو کەسانەمان گەورە کردوون، وەهمێکمان پێداون، بەڵام لە ئەساسدا کە جۆری بیرکردنەوەیەکی فول کلاسیکیە. ئەسڵ تاکانی ئێستانی تاکو ناندوێنی، تاکو لەگەڵیان نەکەوێت گفتوگۆ، تاکو سەیری هەڵوێستەکانیان نەکەی، تۆ لەوە تێناگەی ئەو تاکانە ئەسڵان ئەوەی لە کتێبەکاندا نووسیویانە، ئەوەی کە لە ژیانی خۆیاندا پراکتیزی دەکەن زۆر جیاوازە. بۆیە پێتوانە بێت تۆ بە خوێندنەوەی کتێبی زۆر دەبیت بە کەسێکی بە ئاگا. هایدگر کاتێک کە باز لە ئەرستۆ دەکا، ئەرستۆ کە فەیلسوفێکی یۆنانیە، کاتێک کە باز لە ئەرستۆ دەکا، دەڵێ ئەرستۆ بە قەدرە 100% فێرخوازێکی ئەمڕۆ نە کتێبی خوێندەوەتەوە نە زانیاریشی لابووە، بەڵام بە قەدرە 100% فێرخوازێکی ئەمڕۆ بیری کردوتەوە. بۆیە پرۆسەی بیرکردنەوە
پرۆسەی بیرکردنەوە لە چی؟ بیرکردنەوە لەوەی کە من کێم. ئاخر ئێستا کە من یەک پرسیار ئاراستەی ئێوە بکەم بڵێم ئێوە ئامانجتان چییە لە ژیاندا؟ بێگومان هەموو دەستەوەستان ڕادەوەستن. من ڕۆژێک لە پارکی لالە لە تاران کەناڵێکی تەلەڤیزیۆنی هاتەنێ ئەو خەڵکە، ینی پرسیاری لە خەڵکەکە دەکرد لەسەرەوەی کە هەدەفت لە ژیان چییە؟ ینی کەسی وا هەبوو تەمەنێ 70 ساڵ بوو، 80 ساڵ بوو، 60 ساڵ بوو، 50 ساڵ بوو، دەستەوەستان ڕادەوەستا بیری دەکردەوە داخە ئەو هەدەفی چییە؟ ئەی تۆ بە 70 ساڵ ئێستاش نەزانی هەدەفت چییە، ینی بیری لێ دەکەوێت هەدەفت چییە؟ ئایا ئێمەش بۆ جۆرە نین ئێستا؟ ینی تۆ لە خۆت بپرسە من هەدەفم چییە لە ژیان؟ من ینی ئامانجم چییە؟ من دەمێت بە چ بگەم؟ ئاخر تاکی ئێمە هەتاکو ئێستا جیاوازی نێوان ئامانج و هیوایەت ناکات. تۆ هیوایەتت ببی بە دکتۆر، هیوایەتت سارێکی جوان هەبێ، خانوویەکی باشت هەبێ، نازانم چت هەبێ، ئەوانە هیوایەتن، بەڵام ئامانجت چییە تۆ؟ ئاخر تاکی بە ئاگا دەزانێ ئامانجی چییە و دەزانێت بۆ چ هەوڵ دەدات. کێشە لەوەدایە کە ئێمە دەبێ هەنگاوی پراکتیکی بنین بۆ ئاستی بە ئاگابوونەوەی خۆمان. تۆ سەیری هەر شتێک بکە، هەموو ئەو بوونەوەرانی کە لەو گەردونەدا وەجودی هەیە هەموو بوونیەتی خۆیان ڕیالیزە کردووە نێو کۆمەلگادا، بەڵام مرۆڤ ئەو هەموو هەوڵ و تەقەڵا و بێوچانی لێدا هەتا ئێستاش نازانین مەسیری ئێمە چی بە چ دەگەین. بۆیە کە بەمانە هایدگەریەکەی بە تۆ بڵێم مرۆڤی ڕەسەن، ینی هایدگەر دێ مرۆڤ دابەش دەکات بۆ دوو جۆر، دوو تایبەتمەندیە بە مرۆڤ، مرۆڤی ڕەسەن و مرۆڤی ناڕەسەن. مرۆڤی ناڕەسەن ئەو مرۆڤەیە کە هەمیشە لە پشتی کۆمەلگا خۆی مەڵاز دەدا، هەمیشە لە پشتی کۆمەلگا خۆ دەشارێتەوە، دەڵێ کۆمەلگا ئەو کارە دەکات بۆیە من دەیکەم، کۆمەلگا ڕەتی کاتەوە من ڕەتی دەکەمەوە. هەمیشە دەڵێ ئێمە بۆیە ئەوە دەکەین، ئێمە. واتە جورئەتی ئەوەی نییە بڵێم من، بەڵام تاکی ڕەسەن دەڵێم من ئەو کارە دەکەم ئەگەر هەموو کۆمەلگای مرۆڤایەتی دژم ڕاوەستێ لەبەر ئەوەی من دەلیل و بەڵگەی مەنتیقی و لۆژیکیم هەیە بۆ کردارەکانی خۆم دێم ئەنجامی دەدەم ئەگەر هەموو کۆمەلگا دژی من ڕاوەستێ. ئێستا ئەو پرسیارە لە خۆت کە تۆ تاکێکی ڕەسەنی؟ ئایا تۆ بۆ جۆرە هەڵس و کەوت دەکەی لە کۆمەلگادا؟ بۆ جۆرە خۆت ئاراستە دەکەی یاخود نەخێر؟ ئەو پرسیارە کرۆکیانە ئەوەن ئێمە بۆ چ دەخوێنینەوە، ینی کاتێک کە ئێمە کتێب دەخوێنینەوە بۆ چ دەخوێنینەوە؟ بۆی کە من بە ئاگا بێمەوە. بەڵام کە تۆ جورئەتی پرسیارکردنت نەبوو، جورئەتی گۆڕانکاری لە خۆتدا نەبوو، بێگومان سەڵدان کتێبیش بخوێنەوە تۆ هەر ئەو کەسێک کە ئێستا لە شوێنی خۆتی هیچ گۆڕانکاریەک بەسەر تۆدا نەهات. ئێمە با سەیری بۆ نمونە بە ئێمە یەک شت ینی بیر بکەین، ینی بیر یەک شت بکەینەوە. بۆ نمونە ئەو گروپە کە دروست کرا لە پێناو گوێگرتن بوو لە لایڤەکان و لە گفتوگۆیەکی فەلسەفیانە بکرێت نێوان تاکاندا، بەڵام ئایا بۆ جۆری بوو؟ نەخێر. بۆ ئێمە پێمان وایە دەزانین، ئێمە پێمان وایە بە ئاگایە، ینی ئەوە کێشەکەیە. بۆیە کاتێک کە تۆ دەتەوێت بە ئاگا بێەوە، کاتێک کە تۆ دەتەوێت بە ئاگا بێەوە و دەتەوێت بۆ کۆمەڵگانە بیت توور نەدرێت لەلایەن ئەوانی ترەوە، تۆ پێویستت بەوەیە کە کۆمەڵێک پرسی جەوهەری ئاراستەی خودی خۆتکەی و بۆ وەڵامی ئەو پرسانە پێویستت بە لێگەڕانێکی ورد هەیە بۆ یاساکردنەوەیەکی عەقڵانی بۆ ئەو پرسانەی کە لای تۆ گەڵاڵە بوون. ئاخر کۆمەلگای ئێمە، تاکی کۆمەلگای ئێمە بۆتە تاکێکی فاسفوتی. ئاها فاسفوتی ئەو جۆرە خواردنەیە کە تۆ خێرا کاتت نییە و دەڵێ خێرا پێم بدە و سەفەری دەچم لە شوێنێک دەیخۆم. کۆمەلگای ئێمە و تاکی ئێمە بۆتە تاکێکی فاسفوتی، واتە دەڵێ کاتێک پرسیارێک دەوروژێ دەڵێ وەڵامەکەم پێ بڵێ تاک و بڕۆم، چکە من جورئەتی بە دواداگەڕانم نییە، من ناتوانم بە دوای دابگەڕێم. ئاخر تاکێکی فاسفوتی
چۆن بە ئاگا دێتەوە، چۆن جورئەتی ئەوە دەکا بە ئاگا دێتەوە؟ ناتوانێت. و بێگومان زانکۆش ناتوانێت ئێوە بە ئاگا بێنێتەوە، زانکۆش ناتوانێت، وە قوتابخانەکانیش ناتوانێت ئێوە بە ئاگا بێنەوە. چونکە لە ئەساسدا نائاگایی هەموو ڕەهەندەکانی گرتوتەوە، هەموو دەسەڵاتەکانی گرتوتەوە. پەروەردە لە هەرێمی کوردستان هەر لە پەروەردە هەر تاکو وەزارەتی خوێندنی باڵا تەنها بکوژی پرسە جەوهەریەکانە، تەنها بکوژی تاکە ئازادەکانە. واتە لای تاک بە تاکی ئێمە هەمیشە ئەو مامۆستایانە زیرەک و بەتوانا بوون، ئەو نووسەر و ڕۆشنبیرانە زیرەک و بەتوانا بوون کە ناوی چەندین کتابی لەبەرە، ناوی چەندین فەیلسوفی لەبەرە، چەندین شتی دەرخ کردو و تووتی ئاسا بە تۆی دەڵێ، کاتێک دەڵێ پێناسەی دیموکراسیم بۆ بکەت پێناسەی دە فەیلسوفت بۆ دێنێ. لای ئێمەش دەڵێن ئەها ئەوانە چ کەسێکی زیرەکن، ئەها چەندیان زانیاری دەکەنە. ئاخر کە کەسێکی بە ئاگابی هەرگیز بەوانە نابوترێ کەسی بە ئاگا، کەسێکی زیرەک، ئەوانە پیان نابوترێ کەسی بە زیرەک. ئەوانە جۆرێکن، من لێرە ناویان دەڵێم کەسایەتیەکی گۆگڵین. سێری گۆگڵ کە من پێم وایە هیچ مامۆستایەک نییە لە گۆگڵ زیرەکتر بێت. هەر شتێک دەتەوێت لە گۆگڵ سێرچی کە پێت دەدا، پێت دەدا، ئەنی شتەکە لە قوتوندراوە لە مێشکی داهەیەتی خێرا دێ ئامادەیە ڕێک پێت دەدا. ئەو جۆرە ڕۆشنبیر و مامۆستا گۆگڵیانە هەرگیز ناتوانن تاکێکی بە ئاگا دروستکەن لە کۆمەڵگادا. بۆیە مامۆستایەکی زیرە، کەسێکی زیرە، کەسێکی بەتوانە کە من مەبەستم لە خودی بڕوانە من نییە، ئەو کەسایەتیانن کە هەوڵ دەدەن پاسوۆردی ئەندێشەی تاکی کۆمەڵگا بکەنەوە، پرسیاری جەوهەری ئاراستی تۆ بکات و تۆ بۆ وروژێنت لە پرسیارانەدا کە تۆ بەدوای ئەو پرسیارانە بکەوی. ئاخر تۆ بەوە زیرەک نابی کە کۆمەڵێک تێگە و چەمکی خۆرئاوای لەبەرە. ئاخر ئێمە کۆمەڵە کەسمان هەیە کە کاتێک دەکەوێتە قسەکردن کۆمەڵێک چەمک و بە زمانی قسە دەکا کە هیچ تاکێک لێی تێناگا، خۆشی گێژی خوادۆ لە ناو فەلسەفەی زماندا. ئێمە دەڵێن لەبەر ئەوەی من تێی ناگەم بەڕاستی ئەو کەسە کەسێکی زیرەکە. ئاخر ئەسڵەن بۆ جۆرەی نییە، بۆ جۆرە دەرخیاتە نییە. ئێمە پێویستە لەوەشدا بە ئاگا بینەوە، بە ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا کێیە کە دەتوانێت پرسی جەوهەری لای تاک دروستکات، نەک ئەوە کێیە کە زانیاری زۆر بە من دەدات. ئاخر هاوڕێیان تۆ لە بۆ زانیاری بڕۆ پەنابەرە بەر گۆگڵ زۆر زۆر باشترە. گۆگڵ تەنها کێشەیەوەیە کە بیر ناکاتەوە، وەڵامێکی لە قوتوندراوە پێت دەدات. مامۆستایەکش کە بیری نەکەدە وەڵامێکی لە قوتوندراوە پێت دەدات. کێشەکە لەوەیدا هەیە. دوای ئەوە تاکی بە ئاگا هەمیشە لە هەوڵی ئازادیدایە، لە هەوڵی ئازادیدایە. واتە لای ئەو ئازادی گرنگترین شتە لە ژیانی خۆیدا. ئەی ئازادی چییە؟ ئاخر ئێمە ناتوانین، ئێمە بڕۆ هەر تاکێک لەو کۆمەڵگایدا بڕۆ لێ کۆڵینیە بکەن لە هەموو جیهاندا 99.99 دەڵێ من دەمێ کەسێکی ئازاد بم. هەمان وا دەڵێ 99 تاچ دەڵێ من دەمێ ئازاد بم. بەڵام ئازادی چییە؟ کام ئازادی؟ کامە ئازادی؟ ئاخر تۆ ئایدۆلۆژیایەکی ژەنگاوی لە مێشکی تۆ داوەجودی هەبێت و هەموو بڕیار و کردار و ڕەفتارێک لەسەر ئەو بنەمە ئایدۆلۆژیا ژەنگاویە بێ، تۆ مانای کام ئازادی بۆ من باس دەکەی؟ بڕۆ لە هەر تاکێک لە ئێوە بپرسم کە پێی بڵێ ئازادی چییە؟ دەڵێ ئازادی ئەوەیە کە سنووری من پێشێل نەکەی. ئازادی واتە ئەوەیە کە سنووری تۆتا ئەو شوێنێک کە سنووری ئازادی من دەست پێ دەکات.
بەڵام هاوڕێیان با ئێمە ئەو پرسیارە بکەین کێ ئەو سنوورە دیاری دەکات؟ سنووری تۆ کوێیە؟ سنووری تۆ کوێیە؟ کێ ئەو سنوورە دیاری دەکات؟ ئاخر ناکرێت تۆ هەر کاتێک نیگەران بووی لە من پێت وایە بێ من ئازادی تۆم پێشێل کردووە. ئاخر تاکێک ئەگەر زیهنیەتی نەخۆش بوو پێی وایە هەر شتێکی نوێ هێرشکردنە بۆ سەر ئازادی ئەو، ئێمە نایخۆ ئەوە نییە کە من ئازادی تۆم پێشێل کردووە، تۆ کەسێکی نەخۆشیەن دەرونیەن زیهنیەن مشکلت هەیە. کێشەکە لە تێڕوایەری من بۆ ئازادی نییە، کێشەکە لە خۆی خۆتداری کە تۆ توانای قبوڵکردنی ئازادیت نییە. آخر هەشتێک لە کۆمەڵگای کوردی داگەم پەیوەست بە کۆمەڵگای کوردیەوە باسی بکەم، کاتێک باز لە پرسی ئازادی دەکرێت هەر هەمومان بانگەشەی بە ئازادبوون دەکەین، بەڵام لە کاتێکیشدا هەشتێک ئێمە نیگەران کە ئێمە ڕەتی دەکەین و پێمان وایە کە سنووری ئازادی ئێمە پێشێل کراوە نایە بۆ جۆرەی بێ. هەر کەسێک پێی وایە دەڵێ ئەو بیر و باوەڕی من نابێت تۆ ڕەخنەی لێ بگری. ئاخر کێشەکە لەوەیدا من پێم وایە ئازادی نابێت قەیتوبەند شەڕتی بۆ دابندرێ. یعنی کەسێک لە ڕاگەیاندن قسە دەکات، کەناڵێکی تر بەرپرسێکی تر دێ دەڵێت تۆ ئیهانەت بە من کردووە، تۆ سنووری منت تێپەڕاندووە، تۆ نازانم چت کردووە، دێت دەدەم بە دادگا. ئاخر ئەگەر کەسێک لەسەر ئەساسی نیگەرانبوونی ئەو سنووری ئازادیەکانی پێشێل بکرێت، یعنی پێمان وابێ کەسێک کە نیگەران بوو ئەو سنووری ئازادیەکەی پێشێل کراوە، ئاخر ئێمە دەیە بچین لە گۆشەیەکەوە دانیشین و هیچ قسەیەک نەکەین، هیچ کردارێک نەکەین. چکە هەر تاکێک لێ ئێمە پێی نیگەران دەبێت. ئاخر تاکێک ئەگەر مێشکێکی چاقبەستووی هەبێ، ئەقڵیەتێکی دۆگمایی هەبێ، بەجددی بە هەموو پرۆسەیەکی ئازادی نیگەران دەبێت. ئەی باشە لەبەرەوەی ئەو نیگەران بووم من واز لە پرۆسەی ئازادی بێنم؟ بێگومان نەخێر. من جاری کەش باسی ئەوم کردووە مرۆڤ ئازادە لە ڕووی فکرەوە هەر شتێک کە دەیڵێت. مرۆڤ ئازادە لە ڕووی فکرەوە هەر شتێک کە هەیە بیڵێت. واتە ئەو ئایدۆلۆژیا ئەو شتێک کە توش باوەڕت پێیەتی مرۆڤ ئازادە چەندین ڕەخنێ ڕوبەڕوو بکاتەوە. بەڵام مرۆڤ ئازاد نییە لە ڕووی فیزیکیەوە ئازار بە تاکی کۆمەڵگا بگەێنێت. مرۆڤ لەوەدا ئازاد نییە، چکە لە ڕووی ئازاردانی فیزیکی هەموو تاکێک لەو جیهانیدا پێی نیگەرانە، بەڵام لە ڕووی ئازارە فکریەکانەوە لەوانەیە زۆر کەسمان هەیە کە پێی نیگەران نییە. ئێمەش کە دەبانەوێ ببینە تاکێکی بە ئاگاوە تاکێکی بە ئازاد، ئێمە دەیە بین فکرە جیاوازەکان بخوێنینەوە. ئێمە ناوێت بین تەنها بەڵگە بۆ ئەو جۆرە بیرکردنەوەی کە خۆت باوەڕت پێیەتی بێ بەڵگەی بۆ کۆکەیەوە. ئاخر کاڵم پۆپەر قسەیەکی زۆر جوان دەکات، دەڵێ کاتێک کە تۆ دەتەوێت تیۆریەکەت پێش بکەوێت، تیۆریەکەت دەتەوێت پەرە بستێنێ، تۆ بیت لەوە مەکەوە کاتێک دەڵێ سەرجەم قازەکان سپین تۆ تەنها بگەڕی قازی سپی پەیداکەی بۆی تیۆریەکەت بەقەوت بێت. تۆ پێویستت بەوەیە لە قازێکی ڕەش بگەڕی کە تیۆریەکەت هەڵوەشێتەوە. آخر ئێمە ئەو شتانی کە باوەڕمان پێدەین بەس دەین بەڵگەی بۆ کۆ دەکەینەوە بۆی بیر و باوەڕەکەمان بەقووت بێ، بەڵام ئەسڵەن ناچین لە بەڵگەی دژی ئەو بیر و باوەڕێکە ئێمە هەمانە لێ بگەڕێین بۆ ئەوەی کە ئەو بیر و باوەڕی من هەمە بیخەمە ژێر پرسیارەوە بەڵکو هەڵی وەشێنەوە. بۆیە کەسی ئاگامەند، کەسی بە ئاگا هەمیشە سڵ لە هیچ سنوورێک ناکاتەوە، هیچ مجاملەیەک ناکات. ئاخر ئێمە تاکێکی مجاملەچین، تاکی بە ئاگا تاکێکی مجاملەچی نییە. تۆ سەیری کۆمەڵگای خۆمان کە داخۆ ئێمە چەند بە ئاگاین، تۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە، لەوانەیە بەرپرسێکی وڵات بڵێ من تشێتێکم کردو ئەو مارکەیە، یان خۆ ڕقەمی پێڵاوە کەم ڕقەمی کەوشەکەی خۆم گۆڕیوە لە چلویەکەوە کردومەتە چل 10,000 لایک و کۆمنت و شتی بۆ دێت. تۆ سەیری بەرپرسێکی هەر بەرپرسێکی بەسیط بکە، باشە پۆستێک بکە ئەگەر بێت و فلان کارتۆنێکی دانێ بێت و هەر شتێک داینێ چەندین ڕۆشن بیر و نووسەردێن لێکۆڵنەوەی بۆ دەکەن. بۆ چکە ئەو تاکانە بە ئاگانی، ئەو تاکانە بە ئاگانی. کێشەیمە ئەوەیە کە سەیری
بەرپرسێکی وڵات دەکەین کە دەبینین سێری لایک و کۆمنتەکان و ڤیوەکانی دەکەین دەڵێن لە کاتێکدا هیچی تازەشی نەگوتووە، هیچی تازەی نەگوتووە. بەس بڵێ ناوەکەی خۆم لەوانەیە بەس بەرپرسێکی وڵات بڵێ من ناوم فلانی کوڕی فلانە، لەوانەیە چەندین توێژەر دێن لێکۆڵینەوەی دەرون ناسانە، لێکۆڵینەوەی فەلسەفیانە، لێکۆڵینەوەی ناسانم هەر یەکێک لە ڕوانگەی سیاسیەوە دێت، لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە دێت، شرۆڤەی ئەو بابەتی بۆ دەکەن. بەجددی کێشەکە لەوەیدا هەیە ئێمە ئەو تاکانەمان نین کە بێن پرسی جددی بکەن، بە دوادا بچن، لێکۆڵینەوە بکەن، بۆی کە بەلایانی کەمەوە کە من لە تۆ دەپرسم تۆ ناوت چییە، ڕاستەوخۆ ناوەکەتم پێ دەڵێ، بەڵام ئەگەر ئەو پرسیارە ئاراستەی تۆ بکرێتەوە لێک بپرسم تۆ چیت، تۆ کێیت، تۆ چیت دەوێت، دموکراسی لای تۆ چییە، ئازادی لای تۆ چییە، دادپەروەری لای تۆ چییە، بێگومان دەستەوەستان دەبی، دەستەوەستان دەبی کە ناتوانین وەڵامیان بدەیەوە. بۆیە کە باوەڕت وایە دەتەوێت بە ئاگابی لە کۆمەڵگادا نابێت بکرێت لە نێوان تاکەکانی کۆمەڵگادا تۆ توڕ بدرێت، بەکار بهێنرێت، وەکو ئامراس مامەڵە لەگەڵ بکە. گەورەترین کێشە کە ئەمڕۆ لە جیهانی سەرمایەداریدا هەوڵی بۆ درێت تا کراوەتە ئامراس، تا کراوەتە کاڵا، مامەڵەی پێوە دەکرێت. هەنی ئەوە کێشەکەیە. هەنی بۆ نمونە سەیری تاکانی کۆمەڵگاکە لەوانەیە کەسێک کە تەمەنی دەڕە بۆ سەرەوە لەبەر ئەوەی کە ئەو بوونیەتی خۆی نەسەرمادۆ لە ڕێگای قوڵبوونەوە بۆ خۆی، ئەو دەهەیە بوونیەتی خۆی لەلایەن تاکانی کۆمەڵگاوە وەرگرێت، دەکەوێتە گرفتەوە، دەچێت بۆ لای دکتۆری جوانکاری، خۆی دەڕازێنێتەوە، خۆی جۆرێک لەوە تای پێک هەڵدەبژێرێ. بۆچی؟ بۆ ئەوەی لەلایەن ئەوانی ترەوە قبول بکرێت، لەلایەن ئەوانی ترەوە پێی بگوترێت جوانە. چکە تۆ پێت وایە وەک کاڵایەک لێ هاتووە، پێویست بەوانەی ئەوانی تر تۆ قبولکەن، نەک خۆت چت پێ جوانە، نەک خۆت چت پێ جوانە. ئاخر هەر تاکێک لە ئێمە کاتێک لیباسێک دەکڕێت، جلێک دەکڕێت، زۆر حەزی لێتی، بەڵام دوو هاوڕێی لەگەڵی بێ پێی بڵێن ناشرینە خێرا دایدێنێتەوە. بۆ؟ تۆ خاوەنی خۆت نی، تۆ خاوەنی بڕیار نی، تۆ هەمیشە ئەو تاکە ناڕەسانی لە پشتی ئەو کۆمەلگادا خۆت مەڵاستاوە، هەر دوو نەفەر پێت بڵێن ئەو شتە هەڵەیە ڕێکڕەتی دەکەیتەوە تۆ. بۆیە تۆ ناتوانی بڵێ، هەنی ئەگە تاکێکی ڕەسەن نەبی، تاکێکی بە ئاگا نەبی، ناتوانی بڵێ من بەڵێ ئێوەش پێتان ناشرینە، بەڵام من پێم جوانە. بۆیە تاکی بە ئاگا هەمیشە ئاگامەندە بەرامبەر هەر هەم قەزیەکانی لە کۆمەلگادا ڕوو دەدات، و تاکێکە بە هەڵوێستە بەرپرسیارەتێکی ئەخلاقی هەیە بەرامبەر قەزیەکان. ئاخر ئێمە سەیری تاکانی کۆمەڵگای خۆمان کە ئەوانەی کە بە نوخبەی ڕۆشن بیر ناسراون، هەڵوێستە ئەخلاقیانیان چییە؟ کۆمەڵگا لەو هەموو پشێویەدایە کوا چیان کرد؟ کوا قسەکانیان؟ هەموو خۆیان مەڵازداوە لە پشتی کۆمەڵگا بێدەنگ ڕادەوەستن ئێمە کەسێکی بە ئازارنی قسە بکەین. ئاخر کۆمەڵگا بەرەو وێرانی داڕمان چووە. ئاخر ئەو هەموو جیلەی ئێستا لەنێو کۆمەڵگادا هەیە لە 91ەوە. ئاخر هەر ئەو مامۆستایانن کە ئێستا ناڕازین لەسەر جادەکان داوای موچەکانی دەکەن، هەر ئەو مامۆستایان ئەو تاکانیان پەروەردە کردووە. ئاخر تۆ کە نەتوانی و تاکێکی ئاگا دروستکەی، بێگومان ئەو جۆرەی لێ دەکەێتەوە کە ئێستا وەجودی هەیە. چکە لە مەکتەبەکان فێرت دەکات دارە دووداری دووری دی، بەڵام هیچیان فێریان نەکردین کە دارە دووداری دیت ناشکێنێت. هیچ کامێک ئێمە فێر نەکرد کە بزانی ژیان چییە، مرۆڤبوون چییە، کێ ئەوەی فێری مەکرد. تەنها هاتین منهەجێکی سەقەتی نێوان دوو کتێبەکان، دوو توێی بەرگەکانیان بە ئێمەدا، بێ ئەوەی ئێمە بە ئاگا بێنەوە کۆمەڵێک پرسیاری جەوهەری لێ مێشکی ئێمەدا دروستکەن. هیچ کامێک ئەوان نەکرد. ئاخر ئێمەش پێویست، ئێمەش هەمیشە پشتگیری ئەو مامۆستایان دەکەین کە نمرەکان دەدا بە فێرخواست، کە نمرە ئەلەکی، یعنی هەر لە خۆڕان نمرە بە تەلەبەت بدات، دەڵێن ئەو مامۆستایەکی زۆر زۆر باشە. ئاخر ئەو تاکانەی لێ دروست بۆکە ئێستا لە کۆمەڵگادا وەجودیان هەیە، تاکێک کە هیچ بەرپرسیارەتیەک هەڵناگرێت، هیچ بەرپرسیارەتیەک هەڵناگرێت.
تۆ سیرکە لە کۆمەڵگای ئێمەدا بەس لە یەکی لە پارێزگاکە کە بناوەکەی ناڵن 7,000 پرۆسەی زەواج هەبوو 6,000 تەلاقدان هەبوو. دەزانی بۆ وایە؟ تۆ نازانی بۆ زەواج دەکەی، تۆ نازانی منداڵ واتای چی، تۆ لەوە تێنەگەیشتی واتای چی. تۆ هەمیشە بەو ئایدیایەوە دەی پرۆسەی زەواج ئەنجام دەدەی و منداڵ دەخەیەوە بۆ ئەوەی کە لە 2 ڕۆژدا من پیر بووم منداڵەکان من بەخێوکەن فرێنێ مەسەر شەقامەکان. ئاخر بۆ جۆرە ئەقڵیەتە هەر ئەو تاکانە دروستە بکە لە کۆمەڵگادا و زودیان هەیە. هەمیشە لە کۆمەڵگای ئێمەدا دەبێ ئێمە هەمیشە دەبێت پێکەوە بین، واتە تاکبوونی خۆمان ئەسڵ قبول نییە. ئەسڵەن تاکایەتی تەنهایی لە کۆمەڵگای ئێمەدا شتێکی ئەو پەڕی نێگەتیڤە. واتە من نابێت تەنها بم، تەواو ئەنی من دەبێت ئیلا لەگەڵ کەسێکدا هەرا بم، من دەبێت ئیلا زەواج بکەم، من دەبێت ئیلا ئەوە بکەم. تەنهابوون شتێکی نێگەتیڤە، تەنهابوون شتێکە زۆر خراپە. بەڵام ئایا بەجددی بەو جۆرەیە؟ بۆیە من لێرە زیاتر کاتتان ناگرم، بەڵام من پێم خۆشە ئەوەش لێرە بڵێم کاتێک من قسە لەسەر پرسی ئاگایی دەکەم بەو مانایەش نییە کە من کەسێکی بە ئاگا. ئەوە وەڵامی ئەو پرسیارە تەنها ئەو کەسانە دەتوانن بیدەنەوە کە من دەناسم. بەڵام من پێم خۆشە لە کۆمنتەکانیشدا ئەوە بگوترێ، ینی کاتێک کەسێک بە کەسێک دەڵێم من هەڵسەنگێنە، هەڵسەنگاندن بۆ من کە هەڵسەنگاندن بۆ کتێبەکەم کە نابێت بچی بە چاوێکی دڵسۆزانەوە تۆ مامەڵە لەگەڵ قەزیدا بکەی، بە چاوێکی ئەو پەڕی دوژمنکارانەوە دەبێت سەیری ئەو قەزیە بکەی، نابێت هیچ سۆز و عاتیفەیەکت بۆ ئەو قەزیانە هەبێت. من هیوادارم کەسێکی بە ئاگا بین و ئەگە بە ئاگا نەبووین هەوڵی بە ئاگابوون دەین، بەڵام ئاگابوون بە ئاگایی تاکی بە ئاگا شتێک نییە لووتکەیەک بێ ئێمە پێی بگەین. ینی وەکو چیایەک بێکەیشتین بەسەر لووتکەیەک بڵێن ئەوە ئاگای ئێمە پێی گەیشتین. ئاگایی پرۆسەیەکی بەردەوامە، هەمیشە لە نوێبوونەوەدایە، هەمیشە دەبێت ئەقڵیەتی تۆ لە ئەبدەیتدا بێ، دەبێت تۆ لە هەنووکە لە ئێستادا بژی ئەو جار تۆ دەتوانین پێت بڵێن کەسێکی بە ئاگا. بۆیە من ئەو کەڕەت دەمێ پرسیارەکانی ئێوە جواب دەمەوە کە جارێت تاکو ئێستا دەستخۆشیە من زوو سوپاستان دەکەم. زەمەنی فەلسەفە ئایا ئێمە دەگەین بە زانین دوای گومانەکانمان؟ زەمەنی فەلسەفە ئەو پرسیارەی کردو ئایا ئێمە دەگەین بە زانین دوای گومانکردن؟ بێگومان ئێمە ڕاستەوخۆ کە بمانوێت بەزانین بکەین ڕاستەوخۆ لە ڕێگای پرۆسەی گومانکردن، بەڵام گومانکردن ئامرازە. واتە گومانکردن چییە؟ واتە گومانکردن هەنگاوێکە من دەپارێزێ لە پێش بڕیار. واتە ئەو بابەتە دێکارت بۆ ئەوی کە بە ئێمە دەڵێ کە دەمانێت بەر وەڵامێکی تەندروست بدەینەوە، وەڵامێکی بە ئاگایانە بدەینەوە، پێویستمان ئەوەی بە 4 هەنگاودا بڕۆین. یەکێک یاسا یەقینیە، گومانکردنە، واتە من پێویستە گومان لە هەموو شتێ بکەم، بەڵام گومان نەک لە پێناو گومان لە پێناو ڕاستیە. دوا ئەوە دێم یاسای شرۆڤەییە، دێم ئەو شتێک کە هەمە شرۆڤەی دەکەم بۆ بچووکترین شت. سێهەم یاسای تەرکیب پێکهێنانەوە. چوارەمیان ئامارە، دێم داخۆ من هیچیان لەبیر چوار لەو ڕێگای من دەتوانم بڕیارێکی دروست بدەم. بەڵام ئایا گەیشتن بە زانین من دەگەم بە زانینی ڕەها؟ ئەوە پرۆسەیەکی بەردەوامە تا چەند تۆ ئیکتیفا دەکەی بۆی کە دەیزانی. بۆیە زانین باوەڕێکی ڕاستی بەڵگەدار، واتە دەبێت باوەڕ بێ و ڕاست بێ و بەڵگەش هەبێ. ئەو سیانە دەبێت وجودیان هەبێ، تۆ دەبێت بۆ هەر شتێک بەڵگەت هەبێ، ئەو جا دەتوانین بگەی بۆ زانینە. بەڵام پێش گومانکردن ئێمە کە لە ژیان ڕۆژانەمەدا هەر کارێک دەکەین گومان ناکەین، خێرا دەکەوینە پێش بڕیارەوە، خێرا بڕیار دەدەین. بەڵام پرۆسەی گومانکردن ڕاستەوخۆ تۆ دەپارێزێت لە بڕیاردا. بۆیە پرسیارەکەم بە کورتی جواب دەم و نامەوێت کاتی ئێوە بگرم.
داستانخە ئێمە ئەوەی دەمانوێت بەدەستی ناهێنین و ڕێگریمان لێ دەکەن کە ئێمە ڕۆبۆت نین بۆچی وەکو ڕۆبۆت هەژمار دەکەین بێگومان ڕاستە بەڵام جاری واشەیە خۆت ڕۆبۆت بوونی خۆت هەڵدەبژێری ئاخر من وەکی پێم گوتن ئێمە هەمومان چاوەڕێین کەسێک بێڕێگاکەمان بۆ بشکێنێت ئەنی کەس ئەو جورئەتە ناکا کە بێ تاکێک بێڕێگاکە خۆی بشکێنێت هەموو کەسێک بڵێم من ئێمە هەمیشە مرۆڤە ناڕەسەنەکانی لێنە کۆمەڵگا خۆمان مەڵاستاوە بەڵام هیچی جورئەتی ئەوە ناکەین بین ڕاستەوخۆ بڵێ من هەمیشە ئێمە چاوەڕوانین بۆمان بشکێنن چاوەڕوانێ هەر کاتێک تۆ باوەڕ بۆی هەبوو وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی پێویست بۆی بە ئاگابی و بوێربی و هەوڵی زانیم بدەی و هەوڵی ئازادی بدەی ئەوە بێگومان ئەو جۆر ڕۆبۆتەش دروست نابێت پرسیارەکانتان لەوانەیە قسە زۆر هەڵگرێ بەڵام لەبەر کەمی کات و ئەوانە بۆ خۆشتان نەزانم کۆمەڵگایمە کۆمەڵگایەکی فاسفوتیە پێی خۆشە خێرا وەڵامەکان بگوترێن کاک بەختیار بیرکردنەوە گومان پرسیار بنەما سەرەشیەکانی فەلسەفەن بێگومان هەم بیرکردنەوە گومان لای دێکارت بە یەک شت هاتوون بەجددی وایە پرسیارکردن پرسیار سەرەتای ئاگاییە یعنی دەستپێکی ئاگایە پرسیارکردن دەستپێکی ئاگایە و ئاگایی دەستپێکی گەیشتن بە ئازادیە کاک ڕێکار زۆرینەی تاچی کوردی ڕەخنەی قبوڵ نییە بەرهەمە سکەری و چەکدار یانەی دەروونە بەرهەمی سکەری و چەکداریانەی دەروونە زۆری تاچی بێگومان ئێمە بۆچی ڕەخنەما قبوڵ نییە لەبەرەوەی پێمان وازانین ئێمە زانینێکی کامڵە ئێمە پێمان وایە ئەو بیر و باوەڕی کە من هەمە تەواو دروستە بەڵام من سەرەتا ئەوم بۆ ڕوونکردنەوە هەرچی تۆ باوەڕت پێیەتی لە منداڵیەوە لە مێشکی تۆ ئاخندراوە ئێستا تۆ تەنها بەرگریان دەکەی تەنها بەرگریان دەکەی تۆ جورئەتی ئەوە نییە کەوەی نێو مێشکت ڕۆ بکەی جاریش کە لەڕێگای فلتەری ئەقڵەوە ئاراستەی کەی و ئێمە هەمیشە حەزمان بۆ کەسانە دێ کە هاوڕای ئێمەن وەک ئێمە بیر دەکەنەوە هەمیشە حەزمان بۆ کەسانەیە ئێستا سەردەمی هاوڕایی نەماوە سەردەمی کۆڕاییە ڕاجیاوازەکان وە خۆی بهێڵینەوە ئاخر هاوڕایی دیکتاتۆریەت بەرهەم دێنێ ئێمە ئەسڵ لە پرۆسەی زەواجیشدا لەو کەسان دەگەڕین کەوە ئێمە بیر دەکەنەوە ئاخر چ هونەرێکی تێدا کە کەسێک پەیداکەی وەک تۆ بیرکاتەوە ژیان لەگەڵی بەریە سەر کەسێک جیاواز لە تۆ بیرکاتەوە و ئەو بیرکردنەوەت قبوڵ بێ ئەوان هونەرە کەیغان کە گومانمان کرد دەگەین بە زانین و ڕاستیەکان یان مەرز نییە پێی بگەین کە گومانمان کرد دەگەین بە زانین و ڕاستیەکان مەرز نییە پێی بگەین من نازانم ئایا ئەوەت وەکو پرسیار دەربڕیوە یان خۆت نەخێر بەڵام بێگومان گومانکردن یەکەم هەنگاوە بۆ گەیشتن بە زانین و ئێمە حتا بە درێژایی مێژوو حتا ئێستا ئێمە لە هەوڵی زانینداین لە هەوڵی دۆزینەوەی حەقیقەتداین بەڵام من باوەڕم وایە ئێمە نزیک دەبینەوە لە حەقیقەت ناگەین بە خودی حەقیقەت من نامەوێت ئەسڵ باس لە ژیان و حەقیقەت و هەشتانەکەم لەبەرەوەی کە نەڵەن کەسێکی ڕەشبینە و تۆزێک ڕەشبینی لا ئێوە هەر بە خۆی کۆمەڵگا بە تۆزێک لە کێشەدا بڵێن ئەسڵەن هیچ شتێک نەدەرا من لای من وایە ئەسڵەن ژیان شتێکی بێ ئامانجە و ئەو ڕێڕەوی مێژووی مرۆڤایەتی هەر لە سەرەتاوە تاکو ئێستا دەڕوا کەس نازانە بۆ کوێ دەڕوا هەر وەچە دەخەینەوە پیر دەبین و دەمرین و وەچە دەخەینەوە پیر دەبین و دەمرین و وەچە دەخەینەوە بێ ئەوەی کەسێک لە خۆی بپرسێت بۆ کاکڕێکار لە دوای گومانکردن دەگەینە ڕاستیەکان نەزانین چونکە زانین ڕێژەیە و مرۆڤ پێی ناگات چونکە تا زیاتر دەزانی زیاتر نازانین و زیات ئاڵۆز دەبین لە بیرکردنەوەی دوای گومان دەزانی کێشە چییە؟ کێشە لەوەی دا کاتێکی دەڵێ زانینیش ڕێژەیە تۆش بخۆی کێشەیەک
کەس زانین ڕێژەی لێوە من لەگەڵ ئەوەدام ئێمە هەوڵ دەدەین بەڵام بۆ نمونە کۆمەڵە فەیلسوف باوەڕیان بۆی هەیە کە ڕێژەی نییە بەڵکو دەگەین بە حەقیقەتی کۆمەڵێک شت عەقڵ لەو ئەو توانایی هەیە کە بگە بەڕاستیەکان بەڵام ئایا کامیان ڕاستە کامیان ڕاست نییە ئەوە تەنها لە ئەڵەتی لێکۆڵینەوەدا هەیە ئەو بابەتە و شتێک نییە کە ئێمە بڵێین ئەو شتە 100% ڕاستە یاخود ئەو شتە 100% هەڵەیە بەڵام هەندێک شت هەیە ئێستا بۆ نمونە کاتێک دەڵێن زەوی دەسوڕێت ئایا ئەو زانیەکی ڕێژەییە یاخود نەخێر شێرکۆ بێکەس دەڵێ ئازاترین کورسی ئەو کورسیانێک وێرن پرسیار بکەن پرسیار بکەن بە گومان هەموو چارە نووسێ فڵ بکە بێگومان وایە بێگومان خودی سوالکردن جورئەتی دەوێت واتە کاتێک تۆ سوال دەکەی ڕاستەوخۆ ئەو جورئەتە لای تۆ دروست دەکات کە تۆ دەتەوێت بزانی بەڵام با ئێمە بە هەڵەش ئەوە لێ نەدەینەوە کاتێک کە هەر ڕستەیەک نیشانەی سوئالی لێدانرا بڵێنەوە پرسیارە بێگومان وانە بێگومان ڕۆژە دەگەیەوە ماڵەوە بڵێ دایکە چیمان لێناوە چ سارەیەکت پێ جوانە ئاخر ئەوانە سوئال نیم سوئالی جەوهەری ئەوانن کە دادپەروەری چییە من چیم من بۆ دەژیم ئامانج دە ژیان چییە ئەوانە ئەو پرسیارانە دەتوانین بکەین کاک ڕێکار مەمەسە دوای ئازادبوون لەوە میزانی ژینگە و کۆمەڵگە کاریگەری زۆری دەرونی دەبێت ئایا گەر ژینگە بۆ کەسێکی بە ئاگا نەبوونجاوە ئایا ڕێبەرزدان چییە چۆن لەسەر من بەجددی سەرەتا ئەوەشم بۆ ڕوون کردیەوە لای تاکی ئازاد لە کۆمەڵگادا ئەو تاکانی کە بە ئاگا دێنەوە ئەو قسەی ئیبن باجا کە بۆم باسکردن وەکو گیاکەڵە سەید دەکەن کە دەڵێن دوور بخەنە لە کۆمەڵگادا ینی بەجددی چۆن ئەو یۆن کوتی ئەسڵەن بە ئاگابوون دەردە قوربانی دەبێت بەجددی قوربانی دەبێت ینی کەسێک کە بە ئاگا بێتەوە قوربانی دەبێت لەوانەیە کاتێک لە پشت مێزەکەی دادەنیشی لەوانەیە مێزەکەی لێ دەستدا لەوانەیە ئەو پۆستی کە تێداهاتی لە دەستی بدە ئاخر تاکی بە ئاگا تاکێکی کۆیلە نییە بەجددی کۆیلە نەبوونیش قوربانی زۆری مادیت پێدەدات ئێوە زۆر لەوە زیرەکترن کە بۆتان ڕوون کەم و دەزان ئەوانە کەواتە چۆن بە ئاگا بینەوە وەڵا بە ئاگا هاتنەوە من سەرەتا باسیەوەم کرد کە گومان دەکەی پرسیار دەکەی بە دوالە دەگەڕی کۆمەڵێک ئەو پرۆسەیە بە بەردەوامی دەیکەی تاکو دەگەی بە پرۆسەیەکی بە ئاگا هاتنەوەی خۆت کە تاکو ئەو کاتەی کۆمەڵگە کاریگەری لەسەر تۆ نامێنێ کە تۆ ئاراستە بکات ڕاگەاندن کاریگەری لەسەر تۆ بمێنێت و تۆ توڕ بدات بەوە شوێنەکە دەیهەوێت ئاخر سەیری ڕاگەاندنەکانی کورد خۆمان بکات زۆر بە ئاسانی تاکانی کۆمەڵگا دێت توڕ دەدا بۆ هەر شوێنێکە بیهێ مەبەستی بێت خۆ پێشاندانت پێ دەکات دەتباتەوە ژوورێ دەتێنێتەوە دەرێ دەتبا بۆ سەر کورسی دەنگدان بۆ پرۆسەی دەنگدان دەتێنێتەوە ماڵێ چەپڵەت پێ لێدا پێت پێ دەکەنێ هەموو شتێکت لێ دەکات بۆ ئەو بەرهەمی نائاگایی شەقامی کوردیە هێرۆخان کەواتە خوێندنەوە بە ئاگات ناکەم من باسی ئەوەم کرد کە خوێندنەوە زۆر جار هەیە دەکات بە زمان لوکس ئەها زۆرمان هەیە لە نووسەر و مامۆستای زانکۆ ئێوە دایان بینن کە خۆیان بە دەسەڵات و ئیزبوو شتێکەوە گرتووە دێن
بەرگری لێ دەسەڵات دەکا پاسا بۆ دەسەڵات دێنێتەوە خۆ بێدەنگ دەکا ڕەخنی لێ بگرە خۆ مەڵاز دەدا هیچ قسەیەک ناکا. زۆرتان دیون لە نووسەرەکان بەناوڕۆشن بیرەکان مامۆستایانی زانکۆ مدیری مەکتەبەکان ئەوانەی پۆستێک شتێکیان هەیە خۆتان باشتر ئەوانە دڵناسن کە بێگومان بە تاکی ئازاد ئەو تاکانەی بە ئاگان و ڕەخنەی جەوهەری لە دەسەڵاتی سیاسی دەگرن لە کوردستاندا بێگومان بچووترین پۆستیان پێ نادرێت باوکو وەکو گیاکەڵە فرەشیان دەدەن. نرخان دەڵم کێشەی ئێمە ئەوەیە بێ ئاگا بوونە تا کێشەی سەرێکی کۆمەڵگە ئێمەدا لە ژینکەیەکی وا دەژین کە هەرێکی لە ئێمە پێش بیرکردنەوە بڕیا دەدات پێش بە ئاگا بوون. بێگومان هەمیشە ئێمە بڕیا دەدەین. ئەخر تاکی کۆمەڵگای کوردی ئەگە 5 میلیۆن بێ ئێمە 5 میلیۆن ڕۆشنبیرمان هەیە 5 میلیۆن مەلای ئاینیمان هەیە 5 میلیۆن مامۆستای زانکۆمان هەیە 5 میلیۆن دەروونناسمان هەیە 5 میلیۆن سیاسیمان هەیە چکە ئێمە لە هەر شتێک پرسیارمان لێ بکرێت دێین ڕاستەوخۆ قسە دەکەین. سەیری فەیسبووکە هەمووی بۆتە شرۆڤەکار. من چەندی کتێبی فەلسەفەی سیاسیم خوێندێتەوە هەتا ئەسان چودەتیەوە منە کردووە بێم یەک پۆست لەسەر سیاسەت بکەم چکەوەی لە کوردستاندا دەگوزارێت سیاسەت نییە گەوجانی تاکانی کۆمەڵگەیە. ئەژینخان کەسیەتی میمۆری بەڵێ بێگومان زۆری نەمان میمۆرین وەکو میمۆری کۆمەڵێک زانیاری لە مێشکمە هاخندراوە کە چوینە سیمینارەکان چوینە قوتابخانە چوینە پۆلەکان ڕاستە خۆ دێن ڕۆی دەکەین و ئێمەش پێم ئەوە کەسێکی زیرەکەن بۆ هیوادارم لەمە دووە جیاوازی ئەو دوو تایپە بکرێ کەسانی گۆگڵی لەگەڵ ئەو کەسانی کە پاسوەردی ئەندێشەی تاک دەکەنەوە. کەیغەخان پێویستە هەمومان بە ئاگا بین واتە گەر مرۆڤایەتی هەمووی بە ئاگا بێت پێتوانیە ژیان بوەستێ. وەڵاهی من بە وەڵامی ئەو پرسیارە دەڵێم هەتاکو ئێستا لە بێ ئاگاییەوە ژیان نەوەستاوە با بە ئاگابوونەکەش تاقی بکەینەوە زەرەتمان لێ ناکەوێت. من ژیان بە ئاگا بینەوە خۆشە بەڵام بە ئاگابوونێکی چۆن بە ئاگابوونێک کە تاکێکی ئەخلاقی بین نەک تاکێکی بەرژەوەندی خواز بین. زۆربەی تاچی کۆمەڵگای کوردی تاکێکی بەرژەوەندی خوازە هەمیشە لە هەوڵی خۆی داهاتی هەوڵی ئەوەی خە خۆی پڕکە لە هەوڵی ئەوەی داهاتی کە بگا بە پلەیەک بە هەر شتێک واتە تاکێکە نەیهەیە قوربانی بدە. کۆمەڵگا بە شێوەیە کارەکار کۆمەڵگا بە شێوەیەکی پەرسەندی بە ئاگا دەست دێنن لە تاکەوە بۆ تاکێکی تر بۆ تاکان بدواتر ناوی کۆمەڵگایکی هۆشیاری هەڵدەگرن نە کۆمەڵگا. من پێم وایە ئەسڵ لە هەرێمی کوردستان نە تاکمان هەیە نە کۆمەڵگامان هەیە چکە پێناسەکردنی کۆمەڵگا کە فەیلسوفان یان کۆمەڵناسان بۆ کۆمەڵگایان کردووە ئەوە بەسەر کووردا تەطبیق ناوێت. کورد نە تاکی هەیە نە کۆمەڵگاشی هەیە. ئێمە لە پرۆسەیەک داین دەمانەوێت ببین ئێمە چەند خەڵکێکین کۆبوونیەوە لە شوێنێک و لەگەڵمان دەڕواژیان لەگەڵی دەڕۆین بەو جۆرە لەکوێ شەماڵی هەدەیە شەنە دەکەین. ئوستاز فەریدون خۆشحاڵم کە بەڕێستان لێرن دەست خۆش مامۆستا وەرژەندنی ئەم پرسە گرنگە لە بەڕێستان دەپرسم ئایا پرسی ئاگایی دەرچوونن لە کۆمەڵگا و کۆتەکان و پرسیاری یەکەم پرسیاری دووهەم یان پرۆسەیەکی عەقڵیە یان زاتیە. وەڵا ئوستاز گیان من پێم وایە ئەگەر کۆمەڵگایەکی هۆشیار بێ دەتوانین لەنێو کۆمەڵگایەدا بمێنیەوە بەڵام کاتێک تۆ بتێ بە ئاگابی و کۆمەڵگایەکەت کۆمەڵگایەکی نەئاگا بێ تۆ پێویست ناکە ببی هاوڕەنگی ئەو کۆمەڵگایە. واتە
من تاک و کۆمەڵگا لێک جیا ناکەم و من تاکوانی بەڕوانگە جۆن دیویەکەی کە پێی وایە تاک کۆمەڵگا دوو ڕووی یەک دراون نە تاک بەبێ کۆمەڵگا دەبێت و نە کۆمەڵگاش بەبێ تاک دەبێت بەڵام ئەوەی دەبنە دای لە مۆی شۆڕشەکان و بە ئاگاهاتنەوەی کۆمەڵگا ئەوە تاکە دروستی دەکات هەر کاتێک لە کۆمەڵگادا ئاستی ئاگای کۆمەڵگا نزم بێ ئەو تاکانی بە ئاگات دێنەوە و ئاگامەندن پێویست بۆی ناکات بێ گرنگی بۆی دەکە کۆمەڵگا چۆن تێڕوانینی هەیە بۆ ئەو دوای ئەوە پرۆسەیەکی عەقڵیە خودزاتیە من پێم وایە پرۆسەیەکی عەقڵیە چونکە ئەو جۆرە تێڕوانینەکەی هەیە ئێمە هەمیشە دەڵێن مرۆڤ بە سروش بوونەوەرەی کۆمەڵایەتیە مرۆڤ بە سروش شەڕانگێزە مرۆڤ بە سروش شتێکی کە ینی هەر یەکەم هەر فەیلسوفێک جۆرە تێڕوانیە قوتابخانە جۆرە تێڕوانێکی هەیە بۆ مرۆڤ بەڵام من پێم وایە مرۆڤ بە سروش بێ سروشتە تقریبا وەکو جۆن لۆک مێشکی مرۆڤ پەڕەیەکی سپیە ئەوە ئەزمونە ئەوە بیرکردنەوە ئەوە پەروەردەیە هەموو ئەو شتانی لە نێو مێشکیدادا نەخشێنێت و ئاڕاستەی دەکات کە چۆن بیرکاتەوە من پێم وایە ئەوە پەروەردەیە دەوردەبینێت داخوا ئێمە چ ئاراستەیەک دەگرین و چ ئاراستەیەک ناگرین بەڵام لەوانەیە ئەو تێڕوانینی من کە من پێم وایە پەڕەیەکی سپیەوە پێچەوانەی بیرکردنەوەیەکی ئاینی بێ یاخۆ بیرکردنەوەیەکی فەیلسوفانی عەقڵگەرا بێت بەڵام من بۆ خۆم هاوڕای ئەو قەزیەم کە هەموو شتێک زاینی زاتیمان هەبێ ئەی من نامەوێت بچمەنێ ئەو بابەتەکە لە ئەپستمۆلۆژیادا گفتوگۆیەکی زۆری لەسەر لێوان هەردوو قوتابخانەکان دەکا قوتابخانەی ئەزموونگەرای قوتابخانەی عەقڵگەرایی و ئەو ئاشتەواییەش کە ویستیان بیکەن هەم فەیلسوفی ئەڵمانی ئەمانوئیل کانت ویستی و ئاشتەوای بکات لە بینی ئەو جوانەدا هەم لە ئێران مەلا سەدرا ویستی ئەو ئاشتەواییە بکە هەموو هەوڵیاندا بەڵام ئەو دوو جەمسەرە و هەردووکیان ئەرگومنت و بەڵگەی بەقووەتیان هەیە بۆ پشتیوانیکردن لەو تێزەی کە هایانە لەو جۆرە بیرکردنەوەی کە هایانە بەڵام لە دواتجاردا بڵێن حەق بە کامیانە ئەم پێم وایە ئەوە دەکەوێتە سەر تاک بەڵگەی کامیان لای ئەو تاکە بەهێزترە کاکمە باست ناتوانین بە مامۆستا لە هۆم بڵێن مەعازەڕە پێشکەش بکاتەوە بابەتەکەی گرنگ بوو ویدیۆکەی سڕایەوە ئۆکەی ئوستاز فەریدون پێتان وایە دۆگمای فکری ڕێگرە لە بەردەم ئاگاییدا بێگومان دۆگمای فکری ڕێگرێکی تەواوە ئەخر ئەسڵەن نابێ ئێستا بۆ نمونە مامۆستایەک لە زانکۆ پێی دەڵێن ئەو مامۆستایە مارکسیە ئەو کەسە کانتیە ئەو کەسە پلاتۆنیە ئەو کەسە کۆنفۆشیۆسیە ئەو کەسە واتە بۆ جۆرە ئەقڵیەتە یاخود هەر ئایدۆلۆژیایەکی تر کە هەیە لە کۆمەڵگادا بۆ ئایدۆلۆژیا بچێت قسە بکە واتە ئەو کەسە ڕاستەوخۆ بە خۆی گوتووە من مارکسیم واتە ئەوەی کە مارکس گوتوویەتی دروستە واتە من بەوە گەیشتوم تەواو مارکس هەموو شتەکان دروستە بۆیە لەو کاتەدا تووشی دۆگمای فکر بووە واتە ئەو کەسە هەم لە خانەی فەلسەفە هاتۆتە دەرێ هەم لە بە ئاگابوونیش هاتۆتە دەرێ واتە دەبێتە کەسێکی ئایدۆلۆژی دۆگما پێتان وانییە دۆگمای فکری ڕێکرا ئەوە پرسیارە کراوە لەنی سەرچاوی دۆگمایی کۆمەڵگایان مامۆستایان نا من نازانم کارەکە پرسیاری لە من کردووان لە ئوستاز فەریدون کردووە چاوی دۆگمایی کۆمەڵگایە مامۆستایان نا بێگومان سەرچاوەکە کۆمەڵگایە وەشتی تریش هەیە حتاکو کۆمەڵە شت هەیە کە من لێرە نامێنێ ناوەکانیان بڵێم ئازادی هێروخان ئازادی لای تاکان جیاوازی هەیە بە تایبەتی لە کۆمەڵگای کوردیدا کۆمەڵگای کوردی ئەسڵ ناتوانێت هەزمی ئازادی بکە زەمەنی فەلسەفە بەڵام مەرجی ڕۆشنبیری ئاگاییە کەواتە ئێمە ڕۆشنبیری دەگمەنمان هەیە بێگومان زەمەنی فەلسەفە هەنی بە دڵنیاییەوە وایە
کەسە ڕۆشنبیرەکان بە پەنجەی دەست دەشمێردرێن ئەوانی کە بە ئاگامەندن ئەوانی ئاگامەندن نەک ئەوانەی کە کتێبێک دەخاتە بازاڕی و فرۆشی زۆر و نازانم کۆمەڵەشت من ئەسڵان هەر بۆ زانێتە من لەو ماوەدا کتێبێکم خوێندەوە بە ناوی کتێبی کەر کەسێک کە تەرجەمەی کردووە کوڕەکە ئەفغانیە بە زمانی فارسی نووسراوە بەجددی ئەنی وەبزانی ئەو کتێبە ڕێک بۆ کۆمەڵگای کوردی نووسراوە بۆیە من لەگەڵ مامۆستایەکی بەڕێز هاتم ڕێک ئەو کتێبەما وەرگێڕا کە خۆشبەختانە ئێستا لە چاپدایە نازانم کاتەکەی کێیە کە چاپ دەکرێت بەڵام ئەو کتێبە باوەڕکانی کتێبێکی پەروەردەی بۆ هەر تاکێک گرنگە کە بیخوێنێتەوە نیوەی کتێبەکە پێت دەڵێ کەری ناخی ئێمە چۆن بناسینەوە چۆن بزانین کەری ناخی ئێمە ئاراستە ناکات وە لە نیوەی کتێبەکەدا پێت دەڵێ چۆن بتوانین ئەو کەرە ڕێشمە بکەین کاکیاتگەر مامۆستا ئایا لە کۆمەڵگەی چەپڕە و کۆمەنیستیشدا مرۆڤ نەکراون بە کاڵا بێگومان بێگومان من بایەخشت بە ئێوە بڵێم ئەو کەسانێک کە چەپیشن و خۆشیان بە چەپ دەزانن کە من ڕەخنەی هە زۆرم لەسەریان هەیە ئێمە نە ڕاستین نەچەپین ئەوانەی چەپیشن و سیکۆلاریشن کە شەودا دێت ترسێکیان بۆ دروست بێ دەڵێن یا ئەڵڵا بسمیللا ئێمە نازانین بۆ چەپین نازانین بۆ ڕاستی نازانین بۆ مسڵمانی نازانین بۆ کافری هیچی لێ نازانین هیچ کامی خۆماڵنام لە بژارتووە دەزانین ئەو پرسیارانە قسە زۆر هەڵدەگرێت بەڵام من لەبەر ئێوە نامەوێت کات بۆوە بدەمدەنا هەر شتێک لەوانە دەتوانین یەک سیمیناری سەریان بکرێت لە کۆمەڵگەی ئێمەدا هەمووی بۆ خەڵک دەژی نەک بۆ خۆی بێگومان من باسی ئەوەم کرد کەی توانیت لیباسێک بکڕی و کە ماڵەوە هاوڕێکان گوتیان ناشیرنە تۆ نەتبردەوە دوکانەکە و لەبەرت کە دەوکاتە تۆ ئەوە ساڵەترین نمونە ئەو کە بزانە کۆمەڵگا کاریگەریە سەر تۆ دروست نەکردووە مەرجە هەمیشە هەوڵ بدەین بۆ هەڵوەشانەوەی تیۆریەکان ئەگەر ڕاستیش بوون تیۆریەک ڕاست بێ هەڵناوەشێتەوە بەڵام هەمیشە ئەگە پێمەوە بۆ ئەو تیۆریە ڕاستترینە لێرەدا جۆرێک لە دیکتاتۆریەت بەرهەم دێ بۆیە تۆ باوەڕ دێ بۆی هەبێ هەر تیۆریەک بەشێک لە ڕاستی تێدا هەموو ڕاستی تێدا نییە بەڵام کە ڕاست بێ هەڵناوەشێتەوە تیۆریە کاتێک هەڵدەوەشێتەوە کە بەڵگەی پێچەوانەی هەبێ و بەڵگەکە لۆژیکی و ئاقلانی بێ بەڵام دەیە بۆ خۆمە لە هەوڵی ئەوە دابین ئەو بیر و باوەڕی هەمانە ئایا خۆم هەڵمژارتووە بیر و باوەڕێکی دروستە یاخود بۆم هەڵبژێردراوە و من دێم بەرگری لێ دەکەم کامەیانە بۆ ئەو شتێک کە کوتم دوژمنکاریانە یاخود بابەتیانە دوژمنکاریانە ئەوە قسەیەکی هەژار و کریانی بۆ کاتێک کە کتێبەکە دێنێ بۆ ڕەخنەگرتن پێی دەڵێ بە چاوێکی دۆستانە بەڵکو بە چاوێکی دوژمنکارانەوە بیخوێنەوە بۆ ئەوەی کە بابەتیانە بێ کاکمە بەس چۆن کەسێک بە ئاگا بێنم بێ ئەوەی خودی خۆی بیەوێت شتێکە بتوانرێت لە ئەنجام بدرێت بێگومان وایە بێگومان کەسێک کە خۆی کە لە پچەکانی دەستی خۆی بپەرستێ بەرگریان لێ بکات تۆ ناتوانانی ئازادی بکەیت بەڵام گرفتێکیکەش لێرەدا ئەو پرسیارە شەیە کاکمە بەست زۆر کەسمان هەیە بۆ خۆی نائاگایە بۆ ئەسڵەن کەسێکی داخراوە جامدە دۆگمایە بەڵام باز لە پرسی ئاگایی دەکات بیهێوێ خەڵک بە ئاگا بێنێتەوە دیهێوێ خەڵک بێنێتە سەر ڕێگای ڕاست ئەوەشمان هەیە لەو کاتەژا تۆ ناتوانی دیار چۆن دڵنیابین لەوەی بەڕاستی بە ئاگاین کێ ناڵێت ئەوەی پێی دەڵێن ئاگایی هەر بەشێکی نە ئاگایی نییە
دەزانی ئەو پرسیارە بۆ سوما ڕادەکێشێت ئەسڵەن ئەو ژیانەی کە ئێمە تێدا دەژین ئەسڵەن ئەو ژیانەی کە ئێمە تێدا دەژین یەک تۆز بیری لێ بکە ئاماز لە ژیان چییە؟ ئەسڵ ئاماز لە ژیان چییە؟ من بۆ دەژین مرۆڤایەتی بەرەدەرە لە ژیان چی لێ دێت؟ ئێمە باسی پیرۆزیەکان و باسی کۆمەڵەشت دەکەین ئەگەر مرۆڤ نەمێنێ ئەو شتانە چیان لێ دێت؟ بە درێژای مێژوو مرۆڤایەتی سیرکە لە دایکبوون و مردن ئەو پرۆسەیە بەردەوامە بەڵام ئێمە نازانین بەرەو کوێ دەڕۆین. بۆیە دیڤید بنتاس کتێبێکی لەسەر ئەوە نووسی بە ناوی وەچەخستنەوە کارێکی نائەخلاقیە. من لە زانکۆ جارێک سیمینارم لەسەر ئەو بابەتە کرد کۆمەڵێکە زۆر پێی نیگەران بووم بەسەرەوەی کە پێیان بگوترێ وەچەخستنەوە کارێکی نائەخلاقیە. دیڤید بنتاس لەوە دەپرسێ کە بیر لەوە دەکاتەوە دەڵێ باشە تۆ منداڵێک دەخێو لە پێناوچی لە پێناوچی ئەگەر سپێنی ئەو منداڵە لە تۆ بپرسێت بۆ منت خستەوە تۆ وەڵامت پێیە تۆ ئازادی ئەوت هەیە یاخود ئێمە ئەگەر ئێمە یعنی ئەو باس لەوە دەکات کە من نامێ بێمە سەر ئەو بابەتەی بەڵام ئەو باس لەوە دەکات دەڵێ پێویستە بۆ ماوەی 150 ساڵ ئەسڵەن منداڵبوون کۆتایی پێبێنین. ئەو باسی ئەوە دەکات ئەسڵ دەڵێ وەچەخستنەوە ڕاگرن کۆتایی پێبێنن دەڵێ لەو کاتەدا مرۆڤایەتی کۆتایی پێدێ بۆ ژیانیش کۆتایی پێدێ دەڵێ لەو کاتێدا کەس زەرەت ناکەوە ئەو مێژوە دوور و درێژەی مرۆڤایەتی لە شوێنێک ڕادەوەستێ و ستۆپێکە بەدەست خۆمانە دەتوانین بیکەین. ئەوە لە ڕوانگەیەکی تیۆریە کە دیڤید بنتاس خۆی 50 ساڵە بەدوای ئەو تیۆریەوەیەتی کە خۆی لە زانکۆی کیپتاون لە ئەفریقادا دەنیشێت. هێرۆخان مەرجە هەموو پرسیارکردنێک بە ئاگات بێنێتەوە؟ بێگومان هەموو پرسیارێک تۆ بە ئاگا نانێتەوە. بڵێ گۆشتی قاس خۆشتان گۆشتی مریشک ئەو پرسیارە هەرگیز تۆ بە ئاگا نانێتەوە. بەڵام ئەو پرسیارەی بڵێ ئایا ئەوەی کە من دەیزانم ڕاستە؟ چۆن بزانم ڕاستە؟ چۆن بزانم خۆماڵم شاردووە؟ چۆن بزانم ئەوەی لە مێشکی من هاخندراوە دروستە؟ ئەلەوەدا بە ئاگا دێەوە. ئایا خوێنەر خۆی بڕیار نادات ببێت بەچی بۆ نمونە وەکو تازەش ئاماژەت پێدا خوێنەر هەیە ئەبێتە پشتگیری حیزبی یان خوێنەرمان هەیە دیندەدەستیانیش کۆشەگیریە کوشتووە ئایا خوێنەر خۆی هەڵی ئەبژێرێت ئەبێ بەچی کرد لەسەر تەوەرەکەش نەبێت پرسیارەکە. ئەسڵەن کاتێک تاک بە ئاگا نەبێ ئەسڵەن توانای هەڵبژاردنیشی نابێت. تاک بە ئاگا نەبێ ناتوانێت هەڵبژێرێ. ئێمە بۆمان هەڵدەبژێرن. باشە ئێمە جورئەتی هەڵبژاردنمان نییە. ئەنی پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی ئاگامەندانەیە. ئەنی تاک کە خۆی بە ئاگا نەبێ ناتوانێت هەڵبژێرێ. بەڵکو توور دەدرێت. تۆ سەیری بەشەکانی زانکۆی خۆشت بکە. خۆت بەشەکانت هەڵبژاردووە یان بە ناچاری بەسەردا سەپاوە. جووری ژیانکردنت لەو شوێنی کە لێی دەژی. کەسێک هەبوو کە دەیگوت کاتێک کە باس لە گۆڕانکاری دەکەی تۆ جورئەتی ئەوەت هەبێ ماڵەکەت لە گەڕەکێکی و بیگوازۆ بۆ گەڕەکێکی تر ئەو کات جورئەتی ئەوەت هەیە باس لە گۆڕانکاری بکە. تۆ توانای هەڵبژاردن هەیە یان خۆت نیتە؟ ئایا تۆ دەتوانی هەڵبژێری؟ زۆر کەسمان هەیە دەڵێ من ناتوانم هەڵبژێرم بەڵام کە ناتوانی هەڵبژێری بۆت هەڵدەبژێرن دەبێت ئەو هەڵبژاردنەشت قبوڵ بێت.
ئوستاز فەریدون ئەگەر ئاگای پرۆسەیەکی عەقڵی بێت ئەی چی لە دەرچوونی هەشکەوتی ئەفلاتۆنی بکەین لەلایەک و من میدی کارت و منی حەقی هەلاس بکەین. ئوستاز گیان بۆ ئەو پرسیارە یعنی کاتێک کە تۆ تێڕوانینی هەم پلاتۆن و دیکارت و هەم ئەوەی کە لادی مەنسووریش تێناوەتەوە، بەڵام ئەوەی کە پلاتۆن باوەڕی پێیەتی کە مرۆڤ شتەکان هەمووی دەزانێت، ینی هەمان ئەو بیرکردنەوەی سوقڕات کە لەسەر ئەو باوەڕی پێی بوو کە مرۆڤ شت دەزانێت بەڵکو لە بیری چۆتەوە بە بیری دەهێنرێتەوە، یان خۆت معنی باوەڕیان بە زاینە بەراییەکان فتڕیەکان هەیە. من بۆ خۆم وەکو خۆمانی کە بڕیار بدەم من باوەڕم بە زانینی فتڕی نییە، من وەکو خۆم باوەڕم بە زانینی فتڕی نییە و هەمیشە لای تاچی خۆرهەڵاتیش ینی بەگشتی وا دەڵێم لای تاکیش خۆرهەڵاتیش هەمیشە ئەو فەیلسوفانە خۆشەویست و گرنگن کە فەیلسوفێکی فارس ئاسا کە دەڵێت گەرم کوونەندەن گەرممان دەکەن بۆمان دەڕازێننەوە. باشە کەمتر ئێمە بەلای فەیلسوفی ئەزم و خوازی وەکو بۆ نمونە بەلای جۆن لۆکدا دەچین، بەلای دیڤید هیۆمدا دەچین، کەمتر دەچین بۆ لای فەیلسوفانە. بۆیە ئەو بابەتەی کە بەڕێستان لێرە ئاماژەتان پێداوە بەڵێ ئەو پرسیارانە وجودیان هەیە، ینی ئەو دوو قوتابخانێک کە ئەو قوتابخانەی عەقڵ گەرایی و لەگەڵ ئەو قوتابخانانەی کە ئەزم گەرایی هەردوو لایەن قوتابخانەیەکی گەورەن، فەیلسوفێکی بەهێز لە دەوری هەردوو لایەن کۆبۆتەوە، بەڵام دواتر ئەوە ئێمەین بڕیار دەدەین حەق بە کامیانە، یاخود دەتوانین لەوەش ڕاوەستین کە حەق بە کامیان یاخود بە کامیان نییە. بەڵام من لێرە نامەوێت بێمە سەر ئەو بابەتە ئەپسمۆلۆژی کە حەق بە کامیانەکە بەڕێستەوە بزان بابەتێکتان لەسەر ئەو بابەتە پێشکەش کرد لەسەر بابەت تیۆری زانین. ینی ئەو بابەتە بابەتێکی ئەوەندە ڕیشەی و قوڵە کە نەک سیمینار بە چەندی سیمیناریش ناتوانین ئێمە حەقی پێ بدەین، کە من خۆم هەم ئەو بابەتم تقریبا 3 ساڵ لە زانکۆ بوتۆتەوە بابەتی ئەپسمۆلۆژیا بە فێرخوازانی بەشی فەلسەفە بە جددی بابەتێکی گرنگە، ینی بێ بابەتی زانین شەن و کەوت بکەی و بتوانی بزانی من چۆن دەزانم ڕێگاکانی زانین چن، ئایا ئەو زانی من دەیزانم دروستە، مەردی زانین چییە، پێناسەی زانین چییە و گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەو بابەتە هەیە و لایکردنەوەی ئەو قەزیانەش کارێکی قورسە کە لەوانەیە نەتوانین لە لای بدەین بە کاتژمێرێک بتوانین حەقی تەواو بۆ بابەتە بدەین و من لە جەوهەری پرسیارەکە تێدەگەم، بەڵام لێرە کە بمەوێت کاتێکی تەرخانکەم بۆ خودی ئەو پرسیارە لەوانەیە زۆر بخانێت، بەڵام من بەڵێن دەدەم لەسەر ئەو بابەتێکی کە ئەپسمۆلۆژیە من سیمینارێک ئامادەکەم جا چ لە ڕێگای لای بۆ بێت و ئامادەیکەم و لە گروپ داینێم. دوڕەزاق پێت وانییە مامەسا زۆربەی بێئاگاییمان بەهۆی کۆی لەبوونمانەوەیە بۆ تەکنەلۆژیا هەمومان بوونێتە جەنگاوەرێکی بە ئاگای پشت موبایل و کە ئەمەش هیچ کات ناتوانێت خێت بگۆڕێت بە بێئاگاییدا. بێگومان تەکنەلۆژیا کاریگەریەکی یەکجار زۆری هەیە، بەڵام تەکنەلۆژیاش ئەوەندە نێگاتیڤ نییە. ئێمەین کە ناتوانین مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیادا بکەین، ئێمەی ناتوانین مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیادا بکەین، واتە تەکنەلۆژیا لە دیوێکەوە کە ژیانی وێران کردووە، ینی سەیری تەکنەلۆژیا بکە. تۆ موبایلێکت بەدەستەوە، ینی جاران شەو بۆ ئارامی بوو، ئێمە شەوەکان دەچوین دەخەوتین بە ئارامی، بەڵام ئێستا کاتێک تۆ لە جێگاکەی خەویشت دای تۆ تەنها بەجەستە لە جێگاکەی خەوت دای کە شەوەکان بۆ ئارامی بوون. تەکنەلۆژیا هات ئەوەی شێواند، تەکنەلۆژیا ئەوەی نەهێشت، واتە ئێستا ئەو مۆبایلی کە لە بەردەستی تۆدا وەکو کار ئاسانێک تەماشای دەکەی، ئێستا ئەو مۆبایلە بۆ تۆ بۆ بەکێشە
واتە تۆ جاران ئێمە یەک خانومان هەبوو ماڵێکمان هەبوو قوفڵی دەرگامان دەدا و دەڕۆیشتین بەڵام ئێستا تەنها یەک قوفڵ نییە یەک ماڵ نییە تۆ ماڵی فەیسبووکت هەیە تۆ ماڵی ڤایبەرت هەیە تۆ ماڵی تەلێگرامت هەیە تۆ ماڵی سناپت هەیە هەموو ئەوانە ماڵن هەموو ئەوانە قفڵیان لەسەرە هەموو ڕسمەکان شتێک واتە ئەم مۆبایلە ئەوەندەی نیگەرانت دەکا ئەوەندە خۆشحاڵت ناکا واتە تۆ ترست هەیە ئەوە لەلایەکی ترەوە لە ڕوانگە ئەرێنیەکەیەوە کە تەماشە بابەتی تەکنۆلۆژیا بکەین ئەو کەلتورە جیاوازانەی کە وجودیان هەیە ئێمە بە ئاسانی دەتوانین دەستمان پێ بگات زۆر بە ئاسانی دەتوانین دەستمان بۆ تەکنۆلۆژیا بگات ئەنی هەم دیوێکی خراپی هەیە هەم دیوێکی وەکو پەرداخێک وایە هەم دەتوانی ئای پێ بخۆیتەوە هەم دەتوانی ژەهری پێ بخۆیتەوە بۆیە ناڵم شەڕاب چکە لەوانەیە دوای لەسەرمان بکەوێت بۆیە تەکنۆلۆژیا ئەگەر نەتوانی ورد مامەڵی لەگەڵکەی بێگومان تاک بەرەو گەوجاندن ئاڕاستە دەکات بەڵام تەکنۆلۆژیاش بۆتە ئەوەی کە فەزایەکی ئازاد زوو دەست بە زانیاری ڕاگەیشتن بکات بەڵام لە پاق ئەوەشدا تەکنۆلۆژیا وای لە ئێمە کردووە کە ئێمە سپاسێری کۆمەڵگای کوردی بکەین تەکنۆلۆژیا ئێمە کەمیشە لە ڕێگای فەیسبوک و تویتەر و سناپ و ئەو بابەتانەوە خۆمان خاڵی دەکەینەوە بۆیە جورئەتی خۆپێشاندانیشمان نابێت چکە ئەو خاڵی بوونەوە ئەو توانایی هەمانە لە ڕێگای فەیسبوکەوە خاڵی دەکەینەوە دیار بەکر کە دیار بەگر ئاگایی وەهمە زیاتر نییە ئەوەش پێویستی بە ئاگاییە ئەگەر ئاگایی وەهمە زیاتر نییە ئەو کاتەش تۆ لە ڕێگای بە ئاگاهاتنەوە دێی ئەوە ڕەت دەکەیەوە بۆیە ئێمە دەڵێن لە دوو حاڵەتدا پێویستە فەلسەفە بخوێنین لە حاڵەتێک کە بمانێت فەلسەفە ڕەتکەینەوە لە حاڵەتێک کە بمانێت فێری بین بەڵام ئەگەر ئاگایی وەهمە تۆ لە ڕێگای چوە بۆ گەشتی کە ئاگایی وەهمە حتمما لە ڕێگای ئاگاییەوە پێتان وانییە ئەو پەروەردەی کە کراوین لە باوانەوە هەڵە بووە واتە هیچ شتێک بە ئارەزوی خۆمان هەڵ نەبژێرین چ مسڵمان بوون چ بیر و ڕاکانمان بێگومان ئەوە ڕاستیش ئاشاڵ نەگرە ینی هیچ کامێک تۆ هەڵ نەبژارتووە هیچ شتێک تۆ هەڵ نەبژارتووە کە بەشتەوێ ئەو شتانە لە مێشکی خۆت ڕۆکەی و جاریش کە بێتێ هەڵیان بژێڕیەوە ئەوە تووشی بەربەست و تەنگژەیەکی یەکجا زۆر دەبی لەسەر قەزیەیە ترسۆکارێکە لە بێئاگایی بێگومان ئێمە تووشی ترسێک بووین ترس لە هیچ وەکو وەهمێک ئێمە هەمیشە دەترسین باوەڕکە تاکی کوردی تاکێکی زۆر ترسنۆکە لە ڕوبەڕووبوونەوە لە بە ئاگا هاتنەوە تاکێکی ترسنۆکە تاکی ترسنۆک بیوێری زانین نییە نیگاخان ڕوژاندنی ئەم بابەتە بۆ بەلە ڕادابردنی مرۆڤە لە کەلتور و عادەتی کوردی خۆمان جگەر لەسەر سابوون بە کەلتوری ئەوروپی هیچی دیکە نییە وەڵا نیگاخان ئەمن ئەگەر تاک بە ئاگا بێ 100,000 من قسەی بۆ بکەم ئەو بەلا ڕێدا ناڕوات بەڵام من بیر لەوە دەکەمەوە ئایا کە باس لە کەلتور و دابوونەریتی کوردی دەکەی و بیر و باوەڕی کوردی دەکەی من پێت دەڵم ئەو بیر و باوەڕی کە ئێستا هەتا خۆت هەڵبژارتووە ئایا کە تۆ لە کوردستان نەژیابایی هەمان ئەو بیر و باوەڕە و هەمان ئەو کۆمنتە دەنووسی تیان خۆت نەخێنی وا هەز دەکەم پرسیارەکان کۆتاییان هات بۆیە من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە
و هیوادارم دەستەکان هۆی مامۆستەکەم بەڕاستیەوە بە تێکی گرنگ بوو. زۆر سوپاس بۆیەوەش. من زۆر سوپاسی ئەوان دەکەم کە دەستخۆشیان کردو و ناوەکانم نەخوێندەوە. بەڵام هاوڕێیان من باوەڕم وایە کە ئێمە پێویستە هەوڵی بە ئاگابوون بدەین، هەوڵی ئەوە بدەین کە هیچ تاکێک ئێمە ئاراستە نەکا، هیچ تاکێک هەوڵی ئەوە نەدا کە ئێمە دروست کات، واتە بە جۆرێک دروستم کە هیچ شتێک بۆ من نەهێڵێتەوە، چونکە ئەو کەسانی کە دروستت دەکەن دەتوانن تێکت بڕوخێنن. بەڵام مامۆستای باش ڕێگات نیشان دەدا بۆ دیتن، بەڵام پێت ناڵێت چ ببینە، پێت ناڵێت چ ببینە. تەنها ئەو پرسیارانە بۆ دەوروژێنێ کە مشکی تۆ ئاوەڵە بکە بەرامبەر کۆمەڵێک قەزیە، بەرامبەر کۆمەڵێک شت کە تاک پێویستی پێیەتی لە ژیانی ڕۆژانەیدا. هەنی بەجددی تاکی کوردی تاکێکی ڕێژەیەکی ڕەهایە، تاکێکی بێ ئاگایە، حتا چینی ڕۆشنبیر و هەر هەمومان تاکێکی بێ ئاگاین، تاکێکی بێ هەڵوێستین، تاکێکی ترسنۆکین، تاکێکین ئەوەندەی سۆز و حەف و ئەوانە ئێمە ئاراستە دەکات، ئەوەندە عەقڵ ئاراستەمان ناکات. واتە ئێمە مرۆڤێکی ناڕەسەنی. هەر کاتێک تۆ پێت وایە مرۆڤێکی ڕەسەنی، ئەو کاتە بتوانێت کە بە ئاگا بێەوە بۆ بڕیارەکانت تەنها پشت بە عەقڵ و لۆژیک ببەستی، نەک هیچ هێزێکی تر. ئەو کاتە تۆ دەتوانی بڵێ من کەسێکی بە ئاگام. من لەو کۆرسەدا بە دوو بابەت لەگەڵ ئێوە بووم، ئەوە دوا بابەتی من بوو لەو کۆرسەدا، و هیوادارم ئەو بابەتی کە لەسەر دایلێمای ئەخلاقی پێشکەشم کردووە هەم لەسەر پرسی ئاگایی، هیوادارم هەنگاوێکم نابێتە پێشووە بەنانی کەمەوە یەک دوو پرسیارم لای ئێوە دروست کرد بێت، و دڵنیاشم لەوانێ کۆمەڵی کەس کە لەو گروپەدا هەیە ئاستی ڕۆشنبیری و ئاستی ئاگاییان زۆر لەسەروی منەوەیە. بەڵام سروشتی بەرنامەکە وایە کە من دێم قسە دەکەم، زۆر کەسیان هەیە کە من بە مامۆستای خۆمی دەزانم و من بەوەش لە ئاستی بڕوانامە ناڵێم، لە ئاستی بڕوانامە ناڵێم. و من زۆر سوپاسی تاک بە تاکتان دەکەم کە هەزێتان کێشاوە هەموو کاتتان لەگەڵ من بردە سەر. بەڵام ئیشی ئێمە باشترە لە جێ ئەوەی کە ئێمە توانیمانە کۆمەڵێک ڕاوسرنجی یەکتر بگۆڕینەوە لەوەی کە بەدیار شتێکەوە بین. شەوتان شاد و ئارام، هیوای ژیانێکی بەختەوەرتان بۆ دەخوازم.